باڵێ دیارە ئەم شەڕە دەڕۆژە بەردەوامە و هەروەها پێیناواتە قۆناغێکی هەستیارەوە خوێندنەوەی جیاواز بۆ لێکەوتەکانی شەڕی نێوان ئیسرائیل ئەمریکا و ئێران دەکرێت کۆمەڵێک وڵاتی دیکە هەڵوێستیان بەرامبەر بەم پرسە هەبووە لەبارەی هێرشی میلیشیا و گروپە لە یاسا دەرچووەکان و ئایندەی شەڕی ئێران لەگەڵ ئیسرائیل و ئەمریکا قسەی زیاتر لەگەڵ میوانەکانم دەکەم لە واشنگتۆنەوە زارا فاروق پسپۆڕی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دامەزراوەی نیولاینز بۆ سیاست و استراتیژیەت لەگەڵم دەبێت وەروها لە ستۆدیۆ شتۆر دڵزار ساڵە شرۆڤەکاری تایبەتی کوردستان 24 لێرە لەگەڵما زۆر بەخێر بێ با من سەرەتا لە میوانەکەم لە واشنگتۆنەوە دەست پێ بکەم بەڕێز زارا ئەمەیە بزانم استراتیژیەتی واشنگتۆن بەرامبەر بەم شەڕەی کە ئێستا هەیە چییە؟ ئەمریکا ئامانجی لە ناوبردننی بە تەواوەتی ئەو دەسەڵاتی ئێرانە و بۆچی چوە ناو شەڕێکەوە کە دەڕۆژێت تا ئێستا درێژەی هەیە؟ Thank you so much for having me. زۆر سپاس بۆ بانگشتکردنم. ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا سێ ئامانجی سەرەکی هەیە. یەکێکیان بەرپەرزدانەوەی توانە سەربازیەکەی ئێران لە ناوچەکە و تۆڕی بریکارەکانی هەڵوەشێنێتەوە و هێزەکانی ئەمریکا و هاوپەیمانانی لە ناوچەکە بپارێزێت ڕێگە لە جەنگێکی ناوچەیی بگرێت لە کاتێکدا فشارێکی استراتیژی دەخاتە سەر ئێران. ئالنگاریەکە بۆ ئەمریکا ڕاگررتنی هاوسەنگی ئەو ئامانجانەیە. یەکێکیان هەڵوەشانەوەی تۆڕی بریکارەکانی ئێرانە لە کاتێکدا ڕێگری لە فراوانبوونی جەنگەکە بکە لە ناوچەکەدا. هەواڵ بڵاوکراوەتەوە ئەگەری هەیە هەمانگیەکی نێوان کورد و ئەمریکا و ئیسرائیل بکرێت بۆ هێرشێکی زەمینی لە سنووری باکووری عێراقەوە بۆ ناو ئێران، بەڵام ئەمە لەلایەن سەرۆک ترەمپۆ ڕەت کرایەوە. هەروەها دەبێتە بەشێک لەو بیرۆکەی کە ئەمریکا ئێستا پێویستە ڕەچاوی پەیوەندیەکانی لەگەڵ کورد بکات، پشتبەستم بەو ڕاستیە کە ناوێت سەرباز بنێرێتە ئێران لە کاتێکدا مەترسی لەسەر ژیانی کوردەکان دروست دەکات و لەوانەیە ببێتە هۆی دروستبوونی کارەساتێکی مرۆیی ئەگەر پلانەکان بەباشی جێبەجێ نەکرێن. هەرێمی کوردستان سەربازی ئەمریکی لێیە لە هەرێمی کوردستان و لە ڕووی استراتیژیەوە بە ئەمریکا گرنگە. ئەمەش سەلمێنەرە ئەمریکا لە بەرژەوەندیدایە ڕێگری لە فراوانبوونی سەربازی بکات لە کاتێکدا دەکرێت هەڕەشە لەسەر عێراق و هەرێمی کوردستان و تاوای گەلی کوردیش دروست دەکات. باشە بەڕێز زارا ئاماژەت بە هەڕەشەکان کرد بۆ سەر عێراق بە تایبەتیە بینین لە ماوەی چەند ڕۆژی دەستپێکردنی ئەم شەڕە هێرشێکی بەرفراوان کراوەتە سەر بەرژەوەندی و بنکەکانی ئەمریکا لە ناوچەکە بە تایبەتی لەلایەن گروپ و میلیشیا لە یاسا دەرچووەکانی عێراقەوە. تا ئێستا ئەمریکا ڕاستەوخۆ وەڵامێکی ڕوونی بۆ ئەم گروپانە نەبووە ئەوەی کە بێتە بەرەیەکی دیاریکراو لە شەڕی ئەمریکا بەرامبەر بەم گروپانە. پێت وایە لە درێژخایەندا ئەمە بکات؟ لە ڕووی مێژوویەوە ئەمریکا زۆر بە وریاییەوە پشتیوانی لە گروپە ئۆپۆزیسیەکانی ناو ئێران و گروپەکانی سەرسنووری ئێران کردووە، چونکە لەوانەیە گرژیەکان زیاتر پەرەبسەنێت. ئەمریکا زیاتر سەرنجی لەسەر بەرپەرزدانەوەیە، سەرنجی لەسەر ئاسایشی ناوچەکەیە لە بریەوەی ڕاستە و خۆ پشتیوانی لە ئۆپۆزیسیۆنێکی چەکداری بکە کە لەوانەیە دەبێتە هۆی زیادبوونی ئاڵۆزیەکان و لایەنی دیکە دێتە ناوەوە وەک تورکیا کە وڵاتێکە ئەندامە لە ناتۆ. سەرۆک ترەمپ دوێنێ کە پشتڕاستی کردەوە ئاماژە بوو ئەمریکا هاوبەشی خۆی لەگەڵ کورد بەرز دەنرخێنێت و تێوەگلانی سەربازی کورد بۆنم لە شەڕی دژی کۆماری ئیسلامی لە کۆتاییدا ڕەشە لەسەر کورد دروست دەکات. ئەمەش لە کۆتاییدا ئەمانە لێکدانەوەن و ڕەچاوکردنن ئەمریکا ئێستا دەیکات لە هەمان کاتدا کاریگەری لەسەر بۆ نمونە دەرخەری بەهاکانی ئەو پەیوەندیەیە کە لەگەڵ کورد هەیەی. باش ئاماژەت بە ڕۆڵی تورکیا کرد. ئایا تورکیا هەوڵدەدات ئەم قەیرانە بۆ زیادکردنی نفوزی ناوچەی خۆی بەکار بهێنێت یانە ڕۆڵی نێوەندگیر دەگەێڕێت؟ بە تایبەتی سبەینێ بڕیارە کە 6 فڕۆکە بنێرێتە قوبرس وەکو ڕێکارێکی ئەمنی.
Now, Turkey, it has تورکیا دوێنێ the NATO air defense system بەرگری ئاسمانی ناتۆ لە تورکیا موشکێکی بالستی directed towards تێکشکاند کە ئاراستەی Turkey, and تورکیا کرابوو ئەو موشەکە. their interests converge with بەرژەوەندیان interests at the moment, and that لەگەڵ is to بەرژەوەندیەکانی ئەمریکا یەک دەگرێتەوە ئەویش پاراستنی ئاسایشی ناوچەکە. for the United States بۆ ئەمریکا must consider پێویستە Turkey's ڕەچاوی interests, as بەرژەوەندی well as making تورکیا بکات sure that, هەروە its Kurdish زانیەوەش allies بکات are هاوپەیمانە کوردەکەی پارێزراو بێت بەرژەوەندیەکانیشی at the پارێزراو moment, بێت. from what باشە. لەو ساتە وەختە ئێستادا لەوەی ئێمە دەیبینین تورکیا not willing to embroil itself into the ناوێت ببێتە بەشێک لەو شەڕە PKK بە هەمان شێوە حکوومەتی هەرێمی کوردستانیش. ئەمە ململانەیەکە ئەمە جەنگێکە does not have an end date, هیچ nor does it have a وادەیەکی کۆتایی نییە ئامانجێکی کۆتاییشی بۆ دەستنیشان نەکراوە بۆ ئەوەی لایانی دیکەش ئەگەر تێیدا بەشداری بکەن ئەمە ئاڵۆزیەکان زیاتر دەکات مەترسی فراوانبوونی شەڕ لە ناوچەکە زیاتر دەکات. باشە بۆیە بەڕێزەرە ئێستا بەڵێ بەڵێ لەگەڵم بە میوانێکی دیکەشم لە ئەستەدیۆ هەیە شۆڤێن بابەتە دەکەین و دەگەڕێمەوە لای جنابەت دکتۆر میوانەکەم لە واشنگتنەوە ئاماژەی بۆ کرد ئەم شەڕە کۆتاییەکەی دیار نییە و لەوانەیە زۆریش درێژخایان بێت بەرپرسانی باڵای ئەمریکاش لەوانە وەزیری دەرەوتیان لەوانەیە 6 مانگ ئەم شەڕە درێژ بێتەوە چه هۆکارێک پاڵنەرە بۆ ئەوەی کە شەڕەکە هەم بەرفراوان بێت هەم درێژخایان بێت. خۆی لە ڕاستیدا ئێمە دەبێت سەرەتا باسدەوە بکەین جارێ سەرۆک ترامپ استراتیژەتی سەرۆک ترامپ لەسەر هێنانەکایەوەی ئاشتیە لە جیهاندا لە ڕێگای هێزەوەیە ئەویش بە لێدانی خێرا سەرۆک ترامپ بێگومان ئاگای لە مێژوو هەیە ناوێ خۆی بخاتە ناو شەڕێکی درێژخایان و ئەمەش دەرفەتی ڕخساندەوە بۆ ئەوەی ئیسرائیلیش سوود لەم هەلەوەر بگرێت و بێتن هێلە سوورەکانی ئەوەی لە بەردەمێتی پاک بکاتەوە لە پاڵ ئەمریکا چونکە ئەمریکا لە مێژووی خۆیدا جارێک ئەم ئەزمونەی تاقی کردوەوە شەڕی درێژخایان کە شەڕی ڤێتنامە لە ساڵی 55 بۆ 75 درێژەی خایاند و چەند سەرۆکێکیش ئەم جەنگیان بۆیە سەرۆک ترامپ دڵنیام بەمە ڕازی نابێت و دەیەوێت بە زووترین کات ئەم جەنگە کۆتایی پێبێنێ و لێرەدا چەند سیناریۆیەک هەیە ئەوەیە سیناریۆی یەکەمیان کە ئەوەیە لێدانەکان گورزە سەربازیەکان بەردەوام بێتن تا بە تەواوی ژێرخانی سەربازی ئێران شەکەت دەکات و لە پاڵیشیدا ژێرخانە ئابوووریەکەی و سیناریۆی دومیش هەیە سیناریۆیەکی ترە کە ئەویش واردە ئەویش لە ڕێگای دابەزینی هێزی تایبەتەوە کە هێزی دڵتا فۆرسە لەگەڵ هێزی تایبەتی ئاسمانی کە ئەمانە دابەزنە ناوخاچی ئێران و ئەو سەرچاوانەی کە بوونەتە هەڕەشە و مەترسی لەسەر ئەمریکا و ئیسرائیل بە تایبەتی ئەو یۆرانیۆمە کە بازەوە دەکرێت 450 کیلوگرام هەیە تاکو ئێستا ماوە لە نەتەنس بیبن و دواتر ڕێگە خۆش بکەن بۆ ئەوەی هێزەکانی ئەمریکا وارد بن ئەمە لەلایەک و لەلایەکی تریشەوە سەبارەت بەوەی کەوا ئایا جەنگەکە درێژ دەخایانیان کوردەخایانی ئەمە پەیوەندی بەوەی هەیە کەوا تاکو چەند ئێران توانای وەڵامدانەوەی هێرشە سەربازیەکانی ئەمریکا و ئیسرائیلی هەیە چونکە ئێمە دەبینین لە سەرەتای دەستپێکی جەنگەکەوە تاکو ئەم ڕۆژ کە نوێمین ڕۆژی جەنگە بە ڕۆژ لە دوای ڕۆژ گورزەکانی ئەمریکا و ئیسرائیل قورستر دەبن و بەهێزتر دەبن و لە هەموو پێگە و بنکە سەربازی و ناوەندە ئابوووریەکانی ئێرانیان توانیبانە دانە بەدانە بردومان بکەن و بەردەوامیش دەبن بەڵام لە بەرامبەردا ئێرانیش دەستوەستان نەوەستاوە ئەگەر چی وەڵامدانەوەی هەیە وەڵامدانەوەکەی کەم بووەوە جا ئەمە نازانین ئایا ئەم پاشەکشەی ئێران تاکتیکیە یاخود خۆی ئامادە دەکات بۆ تەقینەوەیەکی گەورەتر باشە دکتۆر میوانەکەم زۆر فۆکۆسی خستە سەر هەرێمی کوردستان و عراق بە تایبەتی کە ئێستا لە بینیمان لە شەوی ڕابردۆ بەردەوامی و بەچڕی هێرشکرا و ئەو گروپ و ملیشیا لە یاسا دەرچوانی عراق بەرپرسیارەتیشیان لێ ڕاگەیاندە سا خەریکە بەرێکی گەورەتر دژ بە ئەمریکا دەکرێتەوە لە ناوچەکە لەوان ئەنسەرەڵای یەمەن بزوتنەوەی نەجەبا بە تازەی ڕاگەنراویان داوە کە لەسەر داخوازی خۆیان ئەم شتە دەکەن پێت وایە ئەمریکا چاڵوێستێکی بەرامبەر بەم تون ڕەوانە دەبێت کە بەم شێوازە هێرش دەکەنە سەر بەرژەوەندەکانی ئەمریکا لە نێو وڵاتێکی دراوسە ئێران وەکو عراق و هەرێمی کوردستان خۆی ئەمەی ئەم گروپە پرۆکسیانە دەکەن هەر ئەم جەنگی کە ئێستا هەڵگیرساوە لە پێناو سەرکوتکردنی ئەم گروپە پرۆکسیانەیە چونکە بە درێژایی 47 ساڵی ڕابردوو ئێران هەمیشە تەمویل و پارەدارکردنی ئەم هێزە نایارانەی ئەمریکا و ئیسرائیلی کردووە و بەردەوام سەر ئێشیان بۆ ئەمریکا و ئیسرائیل دروست کردووە
بۆیە ئەمریکا لە کاتی ئێستادا تەرکیزی یاخود تیشکی زیاتر لەسەر ئێرانە تیشک ناخاتە سەر ئەم گروپە پرۆکسیانە کە ئەوانەی وەکو گروپە میلیشیاکان کە ڕۆژانە پەلاماری هەرێمی کوردستان دەدەن یاخود چەند گروپێکی تر لێرە و لەوێ لە لوبناان و یاخود لە یەمەن و لەو شوێنانە کە ئامادەی خۆیان دەربڕیوە لە بەرژەوەندەکانی ئەمریکا بدەن بەڵکو ئەمریکا ئەمە بابەتی لاوەچێ بەلایەن ئەمریکاوە ئەمریکا ئێستا تیشکی سەرەکی لەسەر وڵاتی ئێرانەوە جەنجێکی لەگەڕی هەڵگیرساندووە و لێشی پەشیمان نییە و بەردەوامیش دەبێت تا کۆتایی بەم دەستە دەهێنێ کاتێک ئەمە ڕیشەکەی بڕی ئیتر ئەمانە خۆیان لە شوێنی خۆیان وشکە بن چونکە سەرچاوەکەیان سەرچاوی پشتیوانی ئەم گروپانە هەمووی ئێرانە بۆیە ئەمریکا بڕیاری داوە و لەوێ دەست پێ دەکات ئەم گروپانش کە لە ناو عێراق بە تایبەتی کە ئێمە لە هەرێمی کوردستانین کە بەشێکین لە وڵاتی عێراقی فیدرال کە لەلایەن گروپەکانی میلیشیاکان کە وە زۆر بێمنەتانەش پشتیوانی لە وڵاتی ئێران دەکەن و دژایەتی خۆشیان بۆ ئەمریکا دەردەبڕێن لە کاتێکدا ئێمە یەک خاڵ بە بیریان دەهێنینەوە ئەگەر ئەمریکا نەبوایە ئەو ئەمریکایی ئێستا کە ئەوان دژایەتی دەکەن ئەگەر لە 2003 ئەو ئەمریکایە نەبوایە ئەوان هەرگیز لە خەون و خەیاڵی خۆشیان نیان دەبینی بێنە ناو ئەو وڵاتی عێراق و ئەوەندە سەر ئێشە بۆ هەرێمی کوردستان دروست بکەن چونکە بەر لەوەی ئەوان هەبن هەرێمی کوردستان بوونی هەبووە هەرێمی کوردستان هەرێمێکی شەرعیە بەشێکە لە وڵاتێکی فیدرال ئەمە خێر پێمان نەکراوە بەڵام ئەوانە کاتێک دێن پەلاماری ئێمە دەدەن ئەمە ئەمریکا لەسەریان ناچوێنێتن و ئەمە دەرفەت و بیانووی زیاتر دەداتن بۆی ئەمریکا ئەم گروپانە چونکە لە مێژە فشار لە حکوومەتی عێراقی دەکاتن پێویستە ئەم گروپانە هەڵوەشێندرێتنەوە و نەمێنن لەسەر ئەرزی عێراقی نابێ ئەوانە چالاکیەکانیان هەبێ حکوومەتی عێراقی تا ئێستا کەم تەرخەم بووە هەوڵی جددی نەداوە لە پاککردنەوەیان و تێکەڵکردنەوەیانە بە ئەنجومنی ئاسایشی نیشتیمانی عێراقی بیان کاتە بەشێک لە سوپای عێراقی بەڵکو وەکو گروپی میلیشیا خۆیان پاراستووە و سەرکردەکانی خۆیان پاراستووە بۆیە ئەمە گومانی تێدا نابێتن لە دوای کۆتایی هاتن بە کێشەی ئێران ئەمانە بۆ ئەمریکا زۆر ئاسان دەبێت و باشە دکتۆر با لەگەڵ بەڕێزداراش باسی بابەتێک بکەم کەمێک بەر لە ئێستا بەڕێزدارا بەر لەوەی بێمە لای جەنابەت چەند وێنەیەکمان بینی لە نیویۆرک کە گومان دەکرا لە نزیک شارەوانی نیویۆرک سەرۆکایەتی شارەوانی نیویۆرک ئۆتۆمبیلێکی بۆم ڕێژکراو هەبێت کە تیمەکانی ئەمنی ئەو ناوچەی بە تایبەتی FBI خەریکی لێکۆڵینەوەن لە ڕووداوەکە هاوکات هەردوێنێ شەو دەنگی تەقینەوەیەک لە بەرنە باڵیۆزخانەی ئەمریکا لە ئۆسلۆ بیسترا پێت وایە ئەمانە ئاماژە نین بۆ بەرفراوانتربوونی ئەم شەڕە یا بە ئامانجگرتنی خودی ئەمریکا ڕاستەوخۆ لەلایەن گروپە نیابەتیەکان یا بڵێن ئەوانەی کە وەلایەن بۆ کۆماری ئیسلامی ئێران هەیە؟ گەورەترین کاریگەری مەترسی ئەمنیەکانە بەهۆیەوە شەڕەوە دەبینین ئێستا ئەو هەڕەشانە خەریکە لە سەردێری هەواڵەکان زیاتر باز دەکرێن کاتێک دەبینین شەڕەکە فراوانتر دەبێت بۆ نمونە لە هەرێمی کوردستان لە عێراق لەوانەیە زیاتر مەترسی هێرشی گروپە چەکدارەکانی لەسەر بێ ملیۆنان کەس لە عێراق ڕویان لە هەرێمی کوردستان کردووە لە ترسی سەرکوتکردن ئێستا بابەتە سەرەکیەکە مانەوەی سەقامگیریە لەوەی ئاڵۆزیەکان زیاتر فراوانتر نەبن ئێستاش دەبینین لە وڵاتانی کەندا و لە دەرەوەی کەندا و بۆ نمونە لە لوبنان ئەوەی گرتووەتەوە بەرژەوەندی ئەمریکا زامنکردنی پەیوەندیەکانیەتی لەگەڵ هاوپەیمانە کوردەکان و هاوپەیمانەکانی دیکە و بە سەلامەتی ئەو پەیوەندیانە بمێنەوە بەڵام کاریگەریەکەی دیکەش ئەگەر سەیری بکەین ناوچەکانی هەرێمی کوردستان لە ڕابردووشدا بۆ هێرشی زەمینی بەکارهێنراوە لە کاتێکدا هەرێمی کوردستان ڕەتی کردووەتەوە ڕێگە بدات ئەم هێرشە بکرێ و لەو شەڕەتێوەگرێت بەڵام شوێنە جوگرافیەکەی و جیۆسیاسیەکەی ناوچەکە وای کردووە لە دۆخێکی خراپدابێت لە دەرەنجامی کۆتایی ئەم ئۆپەراسیۆنە و داگیرکردن و هێرشێکی هەمانکراو لەلایەن ئەمریکا و ئیسرائیل ڕاشکا و ئاشکران نییە لەوانەیە ئەو جەنگە چەند هەفتەیەکی تر درێژە بکێشن بەڵام ئاشکرایە ئامانجەکە لاوازکردنی ڕژێمی ئێرانە
و هەڵواشانەوەی تۆڕی گروپە چەکدارەکانی. باشە بەڕێزارە هەرێستا کە ئێمە قسە دەکەین وەزارەتی ناوخۆی سعودی ڕایگەیاندووە کە موشکێکی بالستی ئێرانیان تێک شکاندووە کە ویستوێتی ئامانجێکی دیاریکراو لە نێوخاکی سعودیە بپێکێت لە ماوەی ئەم دەڕۆژەدا 12 وڵاتی عەرەبی ناوچەکە لەلایەن ئێرانەوە هێرشیان کراوەتە سەر. پێت وایە ئەم هەڵوێستەی کە ئێران بەرامبەر بە وڵاتانە هەیبووە ئەم وڵاتانە لە ئیسرائیل وە بەرەی ئەمریکا نزیکە کاتەوە یا جارێکی دیکە هەڵوێستێکی ڕوونیان بەرامبەر بە ئێران دەبێت ئەمە چۆن یەخوێنیتەوە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەرەو کوێ دەڕوات لەگەڵ ئەم پێشهاتانەدا؟ At this stage, it's very difficult. لەم قۆناغەدا سەختە باس بکەین چۆن دەبێ مەترسیەکی گەورە هەیە بۆ زیادبوونی ئاڵۆزیەکان لە ناوچەکە بە تایبەتی چەندین لایەن هەن وڵاتانی کەندا وەک سعودیا وەک ئیمارات پەیوەندیەکی زۆر بەهێزیان لەگەڵ ئەمریکا هەیە و چەندین ساڵ و پەیوەندیان بەو شێوەیە هێشتوەتەوە وێستاش لەژێر هێرشدا چونکە ئەمریکا و ئیسرائیل بڕیاریاندا ئەو هێرشە پێشوەختە بۆ سەر ئێران ئەنجام دەن بۆی ئەو هێرشانە کە ئێستا بەردەوامن هاوپەیمانانی ئەمریکا دەخەنە دۆخێکی زۆر ناخۆش بۆیە کەناڵە دیپلۆماسیەکان و ناردنی پەیام و گۆڕینەوەی پەیام زۆر گرنگە بۆی ئاڵۆزیەکان کەم بکرێنەوە بەڵام پرسیارەکە ئەوەیە ئایا ڕێککەوتنێک بەپەلە دەکرێت ئایا پرسیارەکە بۆ وڵاتان و ئەمریکاش ئەوەیە ئەمریکا چۆن لێکدانەوە بۆ پلانە استراتیژیەکەی دەکات ئەگەر ئامانجەکەی لە کۆتاییدا هەڵوەشانەوەی بریکارەکانی ئێران بێت بەڵێ لە نزیک وڵاتانی ئێران و نزیک وڵاتانی دەوروبەری ئیسرائیل تا ئێستا بە ئاشکراوەمان نەبینیوە بەڵام کاریگەریەکەی ئەم شەڕە ئەگەر بەردەوام بێت زۆر زیاتر دەبێت کاریگەری لەسەر گیانی وزە بۆ جیهان دەبێت لە کاتێک دەگەڕی هورمز داخراوە ئەمەش وا دەکات دەبێتە هاندەر بۆ گروپەکانی لە دەروی ناوچەکەش ئاماژەت بە وزە کرد بە تایبەتی ئێستا پرسێکی گرنگە ترس لەوە هەیە کە قەیرانێکی گەورەی وزەی جیهانی ڕووبداتوە باس لە ڕۆڵی رووسیا و چین دەکرێت ئایا لە بەردەوامی ئەم هێرش و هەروەها ئەم قەیرانانە ئەتوانین بڵێن ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەبێتە دیمەنی کێبڕکەی نێوان سێ زلهێزی جیهانی وەکو رووسیا و چین و ئەمریکا بە تایبەتی لە بواری وزە و هاوسشێوەی شەڕێکی ساردی نوێ لەم دیمەنانە بڕوانین؟ گرنگە ڕەچاو بکەین شەڕە گەورەکان دەگمەن دەرفەتێکی سەقامگیر دروست دەکەن لە کاتێکدا هاوپەیمانی پێکهێنراوە و ڕاگەێنراوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەم جەنگە لەوانەیە برە و بە دۆخێک بدات تێیدا ئەو هاوپەیمانانە گومانیان بۆ دروست بێت چونکە وڵاتانی کەندا و پەلکێشی شەڕێک دەکرێن داوایان نەکرد بوو تێیدا بەشدار ئەمەش گومانی دروست کردووە هەڕەشەی ئەمنی لە ناوچەکە دروست کردووە بۆیە هەر زیادبوونی ئاڵۆزیەکان کە کاریگەری لەسەر سەقامگیری عێراق و تورکیا وڵاتانی دیکەی دراوسێ ئێران هەبێ هەڕەشە زیاتر دروست دەکات نەک باش بۆیە پرسیارەکەوەیە کەی و ئامانجی کۆتایی ئەم هێرشە هەمان کراوەی سەر ئێران ئاشکرا دەکرێت و چییە؟ ئایا وڵاتانی کەندا و هەماهەنگی دەکەن یانیش ئەمە پەیوەندیەکانی نێوان ئەمریکا و وڵاتانی زۆر باشە دکتۆر دڵزار هەر کەمێک بەر لە ئێستا مەسعود پزیشکیان سەرۆکۆماری ئێران لەگەڵ سەرۆکی ئازەربایجان قسەی کردووە و توێتی هێرشەکەی سەر نەخجەوان فڕۆکەخانەی نێودەوڵەتی لە نەخجەوان ئێمە نەمان کردووە پێشووتریش لەبارەی و دوو درۆنەی کە لە تورکیا کەوت بۆ خوارەوە دیسانوتیان ئێمە بەرپرسیارەتەکەیان نەگردە ئەستۆ ئێران چۆن ئەوێت مامەڵە لەگەڵ وڵاتانی دراوسەی خۆی بکات ئایا لە تورکیا و وەڕۆڵی تورکیا و هەروەها لە ئازەربایجان ترسێکی هەیە کە ڕاستەوخۆ بچێتە شەڕ لەگەڵ وڵاتانەوە لە کاتێکدا زۆربەی هاوپەیمانەکانی خۆی داوەتە بەر موشکی بالستی و درۆن خۆی گومانی تێدان ئێران ناوێتە ناو وڵاتانە لێی هەستنەوە بە تایبەتی تورکیا کە وڵاتێکی بەهێزە یەکێکە لە زۆرترین هێزی سەربازی لە ناتۆ هەیە سلهێزە بە پێشکەوتترین سەرکی ئەمریکی و ئەوروپی پرچەک کراوە
و بە هەمان شێوە ئازربایجانیش کە وڵاتێکە دەستەکەم ناگیرێتن ئەویش توانای سەربازی باشی هەیە و لەگەڵ ئەوەشدا ئەگەر تواناشی نەبێتن ئێران نایەوێتن چونکە ئەو لە بەرەی دەکەوێتە بەشی باکووری ڕۆژئاوای ئێران ئەم وڵاتە نایەوێت یعنی ئێران نایەوێت بە دەورا و دەوری وڵاتەکەی یعنی دەواازەکانی لێ ببەسترێ بەڵکو دەیەوێت تەنها ئەو پەیوەندی لەگەڵیاندا بمێنێتەوە ئەوەش بەخۆ بەرپرسیار نەگرتن بەرامبەر بە هێرشەکان واتە ئەمە شتێکی زۆر ئاساییە لە جەنگدا کردەوەیەک ئەنجام بدەیت و تاوانەکە بخەیتە ملی کەسێکی تر چونکە لە کاتی ئێستادا ئیسرائیل و ئێران بەردەوام هێرشبارانی یەکتری دەکەن ئاگربارانی یەکتری دەکەن و ئێران زۆر ئاسانە بۆی لە ژێرباری بەرپرسیارەتەکان خۆی بدزێتەوە چونکە ئێمە دەزانین ئەو موشەکانی کە ئیسرائیل نردوێتی ئێمە هیچی بەر ئەم ناوچەیە نەکەوتەوە بەڵکو هەموو بەرەو ئێران چوە بەڵام بۆیە ئێران زیاتر هەوڵ دەداتن پەیوەندەکانی لەگەڵیاندا بپارێزێ بڵێ ئەگەر دەواازەی شەڕ لە وڵاتانە لە ئێران بکرێتەوە ئەمە زیاتر تووشی کارەساتی جەنجی دەبێتن و ئەمن باوەڕ ناکەم تورکیا و ئازربایجانیش بچنە ناو شەڕ لە دژی ئێران چونکە ئەوانیش نایانوێ بەڵام ئەوان دەستەوەستانیش ناوەستن چونکە وڵاتن سەروەری تایبەت بەخۆیان باشە ئەگەر بۆ نمونە باسی تورکیا بکەین لەلایەکەوە ئەندامی ناتۆیەک و جەنابەت ئاماژەت پێکرد لایەکی ترەوە هاوپەیمانی ئێرانە و سنووری هاوبەشیشی لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران هەیە لەکوێ ئەم شەڕەدا وەستاوە تورکیا تاکوی ئێستا بێلایەنە لە شەڕەکە و نایەوێ بچێتە ناو شەڕ و ئەوەی کە ئێمە لە ڕاگەاندنەکانی وەزیری دەرەوەی و سەر و کۆماری تورکیا دەبینین زیاتر ئەوان هەوڵی ئاشتەی دەدەن زیاتر داوای ئاساییکردنەوەی بارودۆخەکە دەدەن و ئەوان دژی هەڵگرسانی ئەو جەنگەنە زیاتریش ئەگەر دەبینین لایەنی ئیسرائیلی و ئەمریکایان تاوانبار کردووە لەم جەنگە کە هەڵگیر سێنەری جەنگەکەن بەڵام لەگەڵ ئەوەشدا وڵاتی تورکیا بەهۆی ئەو پەیوەندە مێژوویەی کە لەگەڵ ئێران هەیەی ئەوان مێژوێکی دێرینیان لە شەڕ و پێکدادانی سەربازی لەگەڵ یەکدا هەبووە بەڵام لە سەدەی بیستەم پەیوەندەکان گۆڕاون بۆ پەیوەندی دۆستایەتی و لێک نزیک بوونەوە لە کۆتایی سەدەی 19 تاکو ئەم ئێستاشی لەگەڵدا بێ هیچ گرژی هەبووە لە نێوانیان پەیوەندی و پچڕان هەبووە بەڵام جەنگ لە نێوانیان ڕووی نەداوە بۆیە تورکیا ناوێ ئەم هەڵەی سەردەمانی پێشخۆیان دووبارە بکاتەوە ببێتەوە بەشێک لە شەڕ لە دژی ئێران و دەیەوێت پارێزگاری لەو پەیوەندی دۆستانەی خۆیان بکاتن بەڵام لەگەڵ ئەوەشدا لە ئێران خۆش نابێتن یعنی بەو شێوەیە بێتن لە ناو خاچی ئەو پەلاماری بنکەیەکی سەربازی بدە و تورکیا خۆی بە تەنیا توانای بەرەنگاربوونەوەی موشەکە ئاسمانیەکانی ئێرانی هەیە لەبەرەوەی هێزی پێشکەوتوی هەیە و ڕاداری پێشکەوتوشی هەیە ئاگدارە لەو کاتانێک کە موشەکەەکانی ئێران دەچنە ناو بۆشایی خاچی تورکیا و دەتوانێت بەرپەرچیان بداتەوە و سەرکەوتوش بۆ لەمە زۆر باشە بەڕێز زەرابات دوا پرسیارم بۆ جەنابەت سەبارەت بە هەڵبژاردننی ڕێبەری داهاتوو ئێران بێت لەبەرەوەی بابەتێکی زۆر گرنگە دۆناڵد ترامپ چەندین جار باسی لەوە کردووە ئەگەر هەر ڕێبەریەک هەڵبژێردرێت و من ئاگاداری هەڵبژاردننی نەبم و دەستم لە دانانی ڕێبەری داهاتوودا نەبێت لای ئەمریکا قبول کراو نییە و تووشیانەکە جێگرەوەی خامنی هەر کەسێک بێت دێکەنە ئامانج بەڵام کەمێک بەر لە ئێستا ڕۆیترز وتوێتی لە زاری سەرچاوێکی باڵا لە ئەنجومەنی شارەزای ڕێبەری ئێرانەوە کە مجتەبا خامنەی کوڕی عەلی خامنەی وەکو جێگرەوەی هەڵبژێردراوە میدیاکانی ئێرانی شوتیان کەمێکی دیکە ئەم هەواڵە بڵاو دەکەینەوە پێتان وایە ئەمریکا ڕۆڵی چی دەبێت ئەگەر ئەم بابەتانە ڕاست بن و مجتەبا خامنەی وەکو جێگرەوەی باوکی هەڵبژێردرێت وەکو ڕێبەری ئێران جارێکی دیکە لەم قۆناغە زۆر سەختە پێشبینی بکەین چی ڕوودەدات لە هەفتەکانی ئایندەدا لە ڕاستیدا ئەمریکا ئێستا کە لە ڕووی سەربازیەوە زۆر لەو شەڕەدا تێوەگلاوە بەڵام لە هەمان کاتیشدا یاریزانێکی سەرەکی دیپلۆماسی لە ناوچەکە و بەرژەوەندی لەوەیدایە کە خەڵکی سڤیل و پێکاتەکان پارێزراو بن چونکە پەیوەندی درێژخایانی لەگەڵ کورد هەبووە بۆ نمونە بەهۆی ئەمەشەوە ئەو بەرژەوەندەی کە ئەمریکا هەیەی نابێتەوەی تێکدانی سەقامگیری لە ناوچەکە بەڵام ئەگەر بپرسین ئەم جارەکە دێتە پێشەوە لە کۆماری ئیسلامی کێ ئەم جارە دەسەڵات دەگرێت پرسیارەکە دەگەڕێتەوە سەرەوەی تا چەند ئەم جەنگە درێژە دەکێشێت ئەگەر ئەمریکا و ئیسرائیل توانیان هەبێت لەو ناوچەیە بمێنەوە و مسۆگەری بکەن گۆڕانکاری بکرێت
لە حکومڕانی لە ئێران ئەو کاتە بەدیار دەکەوێت. بەڵێ سپاس دەکەم بەڕێز زارا فاروق شارەزای سیاسەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە واشنگتنەوە لەگەڵم بووی زۆر سپاس. بەڵێ دیارەکە پێشاتەکان پێشاتی نوێن من ئەماژە بە نوێترین پێشاتەکان دەکەم کەمێک بەر لە ئێستا سعودی ڕایگەیاند کە موشکێکی پالستیێرانی خستۆتە خوارەوە کە ویستوێتی ئامانجەکانی بپێکێت لەلایەکی دیکەوە لە نیویۆرک گومان کراوە کە ئۆتۆمبیلێکی بۆم ڕێژکراو لە نزیک سەرۆکایەتی شارەوانی نیویۆرک هەبێت و خەریکی لێکۆڵینەوە لە ڕووداوانن هاوکات ڕۆیتێرز ئاشکرای کردووە کە بژاردەکان بۆ ڕێبەری داهاتوو ئێران یەکێک لەوانە مجتەبا خامنەییە کە لە زاری بەرپرسانی باڵا وەروەها ئەندامانی ئەنجومەنی شارەزایانی ڕێبەری باسی لێوە کردووە. هاوکات سپای ئیسرائیلیش لێدوانێکی تایبەتی هەبووە نوێترین لێدوانی سپای ئیسرائیل لە سەبارەت بەم شەڕێکە هەیە. سەرنجتان بۆ ڕادەکێشم بە یەکەوە دەبین و دواتر گفتگۆی زیاترین بابەتانە لەگەڵ میوانەکەم دەکەم. في بداية 1 ساعة ناوەسی لە سەرەتای ئەم هەفتەیە بازارانمان ئاگادار کردەوە لوبنان جێ بێڵن ئەگەر ناهێرش دەکەنێ سەرتان دوێنێ شەو هێرشەکەمان کرد هێزی دەریایی هێرشی کردە سەر بەیروت و 5 فەرماندەی باڵای سوپای پازارانی تایبەت بە گۆڕپانی بەیروت بردومان کرد ئەمانە ئەو فەرماندەیە بوون هەر کارێکیان ویستبە دەیان کرد بۆ هێرشکردە سەر ئیسرائیل ئێمەش هێرشمان کردە سەریان و بەوردی شوێنمان پێکان کە لە هۆتێلێک لە بەیروت نیشتەجێ بوون لە نێو خەڵکدا ئەمە پەیامێکە بۆ هەموو ئەندامانی سوپای پازداران کەستان پارێزرا و نابن نە لە لوبنان نە لە ئێران نە لە شوێنێکی دیکە حزب الله و ئێران دوور و یەک دراون کار بۆ لە ناوبردنی هەڕەشەکان و زیانگەیاندن بە دوژمن دەکەین ڕژ دەبین لە داماڵینی چەک لە حزب الله بەڵام لە ئێران لە قوڵکردنەوەی هێرشەکان بۆ سەر ڕژێمی تیرۆریستی ئێران بەردەوامین چەندین پێگەمان بردومان کردووە دەتوانین ئێستا بڵین لە ڕێگەی بردومانێکی بەهێزدا بارەگای هێزی ئاسمانی سوپای پازارانمان لە ناوبرد لەوێوە ڕژێم بە درۆن و موشک هێرشی دەکردە سەر ناو ئیسرائیل و وڵاتانی ناوچەکە دوێنێ شەو هێرشمان کردە سەر چەندین کۆگای سوتەمەنی کە هێزی سەربازی ڕژێم بۆ ژێرخانی سەربازی بەکاری دێنا هەروەها لە 24 کاتژمێری ڕابردوو سوپای ئیسرائیلی زیاتر لە 140 پێگەی ڕژێمی ئێرانی بەڵێ دیارەکە سوپای ئیسرائیل ئاماژەی بەوە کردووە کە دوێنێ ئامانجەکانی خۆیان پێکاوە بە تایبەتی لە نێو خاکی لوبنان 5 فەرماندەی باڵای سوپای پاسدارانی ئێرانیان کردوتە ئامانج کە لەگەڵ حزبوڵا هاوکار بوونە لەگەڵ ئەوەی کە چالاکیەکانی حزبوڵا ڕێک بخەندش بە ئیسرائیل و ئاماژەشیان بەوە کرد کە حزبوڵا و سوپای پاسداران پارێزراو نابن ئەمە پەیامێکە بۆ فەرماندەکانی سوپای پاسداران کە ئیسرائیل ئێوە لە دەستی ئیسرائیل پارێزراو نابن ئەگەر لەم سیاسەتە و هەروەها لەم ئامانجانە بەردەوام بن بۆ دژایەتیکردنی ئیسرائیل دیارەکە هەڵوێستەکان بە بەردەوامی هەر بە ئامانجگرتنی بەرپرسانی باڵای سوپای پاسدارانی ئێران و لە ناوبردننی ژێرخانی ئێران بۆ تا ئێستا و هێرشانی کە لەماوەی ئەم دەڕۆژەدا بەردەوام بووە. دکتۆر دڵزار بە بێکۆ زیاتر باس لە ئەم هەڵوێستانی ئیسرائیل بکەین 5 ئەندامی سوپای پاسدارانی ئێران کە فەرماندەی گەورەی سوپابوونە لە نێوخاکی لوبنان لە کاتێکدا لە حەشارگەکانی حیزبوڵای لوبنان بوون لەلایەن ئیسرائیلەوە دەکرێتە ئامانج و پەیامێکی ڕوونیشیدا کە بەرپرسانی باڵای حیزبوڵا و سوپای پاسداران پارێزراو نابن لە دەستی ئیسرائیل پێت وایە تاکەی ئیسرائیل توانای ئەوەی هەیە ئەم فەرماندە پلە باڵایانە لە ناو ببات و دواتر جێگرەوەدا بنێت ئەوانەش هەر لە ناو ببات ئەم شەڕە چی لێ دەخوێنرێتەوە خۆی لە ڕاستیدا ئەمە شەڕێکە لە مێژە هەڵگیرساوە بەڵام ئێستا گەیشتوتە قۆناغی لووتکە یعنی ئەمە شەڕێکە ئێستا نییە لە مێژە یعنی ئێمە سەرتاکەی بۆ دوای دامەزراندنی ئیسرائیل دەگەڕێتەوە کە وڵاتانی عەرەبی سەرەتا ئەوان دەستیان بە دژمنکاری کە بەڵام لە دوای هەفتاونەوە ئێران سەرکردایەتی ئەم جەنگەی دژ بە ئیسرائیل گرتە دەست و ئاڵای دژایەتیکردنی ئیسرائیلی هەڵکردووە و بەردەوامیش سوپای پاسداران یەکێک بوونە لەوانەی کە هەمیشە لە بەرەی پێشەوە بوونە بۆ دژایەتیکردن و دژمنداریتیکردنی ئیسرائیل و هەمیشە چوونەتە قوڵایی ژێرخاشی ئیسرائیل لەوێەوە لە ڕێگای ئەم هێزە پرۆکسیانە هاوکاریان کردوونە و لە بواری سەربازیەوە مەشق و ڕاهێنانیان پێکردوونەوە وەتوانیویانە لەوێەوە سەرئێشە بۆ ئیسرائیل دروستکەن ئیسرائیل لە ڕێگای دەستگا هەواڵگریەکانی کە زۆر بەهێزە لە ناو زۆربەی وڵاتان تەنانەت دەستگای هەواڵگری ئیسرائیل و ئەمریکا چۆتە قوڵایی ئێرانیش بۆیە دەتوانێت دانەدانە بیان دۆزێتەوە زۆر بە ئاسانی لە تەنانەت لە ژێرزەمینەکانیش بێ هەڵیان گرێتن ئەمە لاوازی ئێرانەیە بەهێزی ئیسرائیلە خۆی ئەمە لە ڕاستیدا ئێمە ئێران
مەسلەی کۆتایی هاتن بە هێزی پاسداران ئەمە دامەزراوەیە کە بە ئاسانی تاکو ئێرانی ئێستا ڕژێمی ئێستای کۆماری ئیسلامی بوونی هەبێتن ئەم دامەزراوە سەربازیە کۆتایی نایەتن ئەوان سوپای پاسداران هێزێکی دامەزراوەیە لە دوای ساڵی 79 بە تایبەتی لە دوای ساڵی 83 لە دوای شەڕی ئێران و عێراق ئیتر بۆ پارێزگاریکردن لە نظامی سیاسی ئێستای ئێران ئەم هێزە سەربازیە دامەزرا و هێزێکی تۆکمەیە و ئەوان ڕەگ و ڕشەیەکی درێژی هەیە بە کوژرانی سەربازێک و ئەفسەرێک و ئەوانە کۆتاییان نایە بەرق و لە ماوەی ساڵانی ڕابردوو لە باڵاترین ئەفسەرەکانیان کوژرا و ئەمە سەرئێشەکانیان بۆ ئیسرائیل کۆتایی نەهات بۆیە بە 5 ئەندامی سوپای پاسداران کۆتایی نایە بەڵام بۆ ئیسرائیل ئەمە هەنگاوێکە بۆ ڕێگریکردن لەو کردوانەی کە بەنیازن لە ناوخاچی ئەوان بیگرنە بەر چونکە ئەم 5 ئەندامەی دەستگای سوپای پاسداران بۆ مەبەستێکی تایبەت لە ناوچەکانی لوبنانن بۆ ئەوەی لە کردەوەی سەربازیدا لەوێ ئەنجام بدەن دژ بە وڵاتی ئیسرائیل وەیە لە کاتی ئێستادا ئەمە کۆتایی نایەتن و هەمیشە بەردەوام دەبێتن تا ئەو کاتەی ئەمریکا و ئیسرائیل و ئێران دەگەونە بابەتێکی کۆتایی لە بە شەڕ یەکلایی دەکەنەوە ئەم کێشانە نێوانە یا بە ئاشتی بە ئەمەش بە ڕێگای ئاشتی من وای دەبینم دوورە هەرگیز ئەمە نایەتە دی بۆیە شەڕەکە بەردەوامی دەبێت و تا ئەو کاتەی لایەنێک سەر دەکەوێت باشە دکتۆر لەگەڵم بمێنەوە ڤیددیۆیەک هەیە ئێستا من ئاماژەی پێ دەکەم دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا لە گەرمەی ئەم شەڕێک هەڵی گیرساندووە خەریکە ئامادەکاری دەکات بۆی بچێ یاری گۆڵف بکات یەکێک لەو یاریە وەرزشیانە کە دۆناڵد ترامپ زۆر حەزیلێتی و بەردەوام یارەی ئەم بڵین یاریگای تایبەتی بە گۆڵفی هەیە یاری گۆڵفە ئەوە ئامادەکاری دەکات بۆی کە بچێت یاری گۆڵف بکات یارەکە ئەو یاریزانێکی باشە لە ئەو یاریگەیانەی کە تێیدا کاری کردووە لە گۆڕەپانی یاریەکاندا بەڵام لە گۆڕەپانی شەڕیشداوە باسی لێوە دەکرێت کە دۆناڵد ترامپ لە ماوەی ئەو چەند ساڵەی کە سەرۆکایەتی ئەمریکای بەدەست بووە هەم لە خولی یەکەمی سەرۆکایەتیەکەیدا بۆ ماوەی 4 ساڵ هەر ئەم خولەیشی کە لە 2025ەوە دەستی پێکرد پێدەنێتە نێو بەرەو کۆتایی هاتنی دووەمی ساڵی دەشێت یاریزانێکی باش بووە لە گۆڕەپانەکانی شەڕیشدا لەبەرەوەی توانوێتی هەم شەڕی گەورە هەڵگیرسێنێت هەم کۆتایی بە چەندین دەسەڵاتی گەورەش بهێنێت وەکو خۆشی ئاماژەی پێکردووە ئەو یەکێک دەبێت لەو کەسانە کە کۆتایی بە شەڕە ناکۆتاکان دێنێت و هەموو کاتێکی شڕخنەی لە دیموکراتەکان بە تایبەتی جۆ بایدن سەرۆکی بەر لە خۆی گرتووە کە ئەو شەڕانەی هەڵگیرساوە نەیتوانیوە کۆتایی پێبێنێت و بۆتە هۆکاری ئاڵۆزی و کێشە ئەوە دۆناڵد ترامپ بەخۆی حازرەکات زۆر ڕیلەکس و ئارامیشە پێچەوانی ئەوەی کە ئێستا دڵەڕاوکیەک و ترسێکی زۆر لە ناوچەکە هەیە هەموو وڵاتانی ناوچەکە بە وڵاتانی ئەوروپا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی لە ناوخۆی ئێران بە شەڕ و بە ئەم گرژیانەوە سەرقاڵن خۆی حازر کردووە بە جلێکی سپی و کڵاوێکی سپیەوە چێ بۆ ناو گۆڕەپانی یاری گۆڵف بۆی کە یاری بکات و کەشێکی خۆش و هەروەها جەوێکی ئارامیش بۆ خۆی وەربگرێت. دکتۆر دڵزار زۆر لەم دیمانانە لە دۆناڵد ترامپەوە دەبینین زۆر جار لە گەرمەی ڕووداوە گەورەکان داشتی سەیر و سەمەرە دەکات دۆناڵد ترامپ خۆی حازر کردو بچێ یاری گۆڵف بکات زۆر ئارام و ڕیلەکسە ئایا ئەمە بە جلی سپی و کڵاوی سپی و قەمیسی سپیەوە ئەم پەیامە یا تەنها بە سەربردننی کاتە لە گەرمەی شەڕە خۆی لە ڕاستیدا دۆناڵد ترامپ یعنی کەسایەتێکی تایبەتی هەیە یعنی ئەوەی کە بۆتە جێگای سەر سوورمانی ئەوانەی کە دەرمزانن کە خوێن کەسایەتی دەخوێنەوە لە ترامپ یعنی کەمێک ماونەتەوە ئەمە لی تێناگەن لە کارێکتەری ئەم کەسایەتیە لە کاتێکدا کەسێکی جدیە لە کاتێکدا کەسێکی گاڵتەجا یعنی خۆی بە سەر شێت و بە خۆشی بەسەر دەبات نەخێر ئەمە کاری هەمیشەیەتی دۆناڵد ترامپ خۆی لە خۆیدا بەر لە شەڕیش هەمیشە یاری گۆڵف یەکێک لە وەرزشە تایبەتەکانی ئەوە ئەم جلی سپێش تایبەت نییە بۆی کە بابەتەکە مەسلەی ئاشتیەوەی هەر بۆ خۆی بەکو نەریتێک لەبەری دەکات و بڵێ بەش نیشانی وەرز دەداتن کەسێکی ئاشتی خوازیشە بەڵام مەبەست لە ترامپ بۆتی یعنی لە ناوەندەی ئەو گەرمیە لە کاتێکدا وڵاتی ئەمریکا لە گەرمەی شەڕدا دەبێت ئێستا ترامپ لە ژووری عملیات بێتن لە بەرامبەر شاشەکان بێ بزانێ ئۆپراسیۆنەکان چۆن بەڕێوە دەچەن ئەو چۆتە مەیدانی گۆڵف ئەمە چەند بابەتێکمان پێ دەڵێ بەوەی کەوا ئەم جەنگە ترامپ تێدا ئەو ئامانجەی کە ناویەتی سەرکەوتوو بووە و سەرکەوتوش دەبێت کەواتە بێخەمە و دڵنیە بڵێ ئەمە دڵنیایی دەداتن بە خۆی و بە هاوپەیمانەکانیشی بۆ ئەوەی من
هەنگاوێکم ناوە تیایدا سەرکەوتوو بوومە و سەریش دەکەوین ئەگەر ئەمە بە پێچەوانە باە ئێستا ئێمە دەمانبینی ترامپمان نەدەبینی لە مەدانی گۆڵف بەڵکو ترامپمان دەبینی لە یان ئەوەتە جلێکی نیمچە سەربازی یان جلێکی ئەوەی لەبەر دەکرد کاژواڵی لەبەر دەکرد بۆ ئەوەی خۆی لە جەنگ ئامادە بکردایە و ئەمە لەو دۆخەدا ترامپ کە پێچەوانە نیشان دەدەواتە ئێمە تا ئێستا ئەوەی ویستومانە بەدەستمان هێناوە و لە داهاتوشدا ئەوەی کە دەمانەوێت زۆری نەما و کۆتایی زۆر باشە دکتۆر لە شەڕی 12 ڕۆژەشدا و ئێستاش کەم شەڕات دەڕۆژەیە تا ئێستا بەردەوامی هەیە هەندێک شرۆڤەکار باسییان لەوە دەکرد کە ئەمریکا نایەویست کە بێتە ناو شەڕێکی ڕاستەخۆ لەگەڵ ئێران بەڵام بۆ پاڵپشتیکردنی ئیسرائیل ئەمەی کرد تۆم بۆ چۆن لێک دەدەیتەوە خۆی ئێمە دەزانی ئەم بابەتە شرۆڤەی زۆر هەڵدەگرێتن لە ڕاستیدا ینی شرۆڤەکان جۆرا و جۆرن هەر لێکۆڵەرێک ئەوانەی کە تایبەتن بەم بوارەوە شرۆڤەی تایبەت بەخۆیان هەیە بەڵام ئێمە یعنی با بچینە سەر دەستی یەکەم ئێمە با بچینە سەر یعنی ئێمە لە مێژوودا بابەتێکی پێی دەڵێن بەڵگەنامە ئێمە با بچینە سەر دیکۆمنتەکان ئێمە ڕاستە مەسەڵەن زۆربەی جیهان دەڵێ ترامپ شەڕێکە هی خۆی نییە هەتا مەسەڵەن سیاسیەکانی ئەمریکاش ڕەخنە لە دۆناڵد ترامپ دەگرن دەڵێن نەخێر ئەم جەنگە چ پەیوەندی بە ئەمریکای نییە و ئیسرائیل لە ناتەنیاهۆیە جەنگی بە ئێمە کردووە و ئێمەی ڕاچرا ناو جەنگ و پەلچێشی جەنگێکی کردین کە لە کاتی هەرگیز پەیوەندی بە ئێمە نەبووە ئەوە جەنگی ئیسرائیل بەڵام ئەوەی کە ئێمە قسەی لێ وەردەگیرێت و وەکو سەرچاوە دەکرێت بنەمای لەسەر هەڵبچندرێ سەرۆکی ئەمریکا خۆیەتی یعنی خۆی لێدوانیدا دەڵێن نەخێر من خۆم دەستم بە جەنگەکە کردووە خۆم گەیشتمەتە ئەو بڕیارەی کەوا پێویستە لە ئێران بدرێتن لەبەرەوەی ئێران سەرئێشەیە بۆ ئێمە بەرژەوەندەکانی ئێمەی خستۆتە مەترسیەوە بۆیە من ئەم کارم بە قەناعەتی خۆم بووە نەک ئیسرائیل کە هاتوۆتە پاڵمان ئەوانش ئامانزمان هاوبەشەکەواتە لە کاتی ئێستادا ئیسرائیل لەگەڵ ئێمە دەکاتن بۆیە ئێمە ئەگەر وەکو وتەی ترامپ وەربگرین وەکو بنەما بەڵێ ئەمریکا بۆ خۆی جەنگەکەی هەڵگیرساندووە و ئەو ڕایش کە دەڵێن نەخێر ئەم جەنگە جەنگی ئەمریکا نەبووە و ئیسرائیل نەخێر ئەم جەنگە لە مێژە دەبوو هەڵبژێرسێ جەنگەکە ماوەیەکی دوور و درێژە دروشمی بۆ دەخوێندرێتەوە خۆی ئەم بەڵێ فەرموو باشە دکتۆر هەر ئەمڕۆ لە ڕاگەنەکانەوە پشتڕاستکرایەوە کە ڕۆژی سێشەممە ستیڤ ڤیتکۆف نوێنەری تایبەتی دۆناڵد ترامپ هاوکات زاواکەی جارڵد کۆشنێر سەردانی ئیسرائیل دەکەن ئەنەوێت لەگەڵ سەرۆکۆزیرانی ئیسرائیل و بەرپرسانی باڵای ئەو وڵاتە لەسەر کۆمەڵێک بابەت و ئەم پێشاتانی ئێستا قسە بکەن پێت وایە ئەمریکا و ئیسرائیل ئەیانەوێت جارێکی دیکە لەسەر بابەتی دانوستان و هەروەها ڕێککەوتنەکان لەگەڵ ئێران قسە بکەن یان پەرەپێدان و درێژکردنەوەی ئەم شەڕە ئەمەی کە دەستی پێکرد دۆخەکەی ئاڵۆستر کردووە زۆر لە کاتێکدا ئەیانویست کە سەقامگیری بۆ ناوچەکە بەدی بهێنن پێت وایە لە دوای ئەم سەردانەدا هیچ دەگۆڕدرێت هیچ گۆڕانکاریێک دێتە ئاراوە خۆی ئەوەی کە جێی باسە ینی پێویستە ئێمە سەرەتا بەرلەوەی بچینە سەر بابەتی ئەسلیمان لە سەی لەسەر بکەین ڕاوێژکاری باڵای سەرۆک ترامپ لە وتاری خۆیدا ئاماژەی بەوەدا لە بەردەم ڕاگەاندنەکان ئێمە لە ئێرانمان بیستووە ئێوە بە شەڕ نەتانتانی ئێمە کۆتای بێنن هەرگیز ئێمە بە دانوستان لەگەڵتان تەسلیم نابین کەواتە ئەوەی کە ئێستا ڕاوێژکاری باڵای سەرۆک ترامپ کە لەگەڵ زاواکەی چوونەتە ئیسرائیل گفتوگۆی لەسەر دەکەن ئەم بابەتەیە چونکە ئەوان ئاگدارن لە ئێمە لە بابەتی لە ڕۆژانی ڕابردوو لەگەڵ بەڕێستان ئاماژەمەوە بۆ کرد کەناڵەکاندا نەخراون بەڵکو هەوڵەکانی دانوستان هەیە لە ڕێگەی چ وڵاتانی عەرەبی چ وڵاتانی ئەوروپی یعنی ئەو کەناڵانەدا نەخراوە کەناڵی گفتوگۆکان ئێمە بە باز لەوە بکەین تەنانەت لە وتەی وەزیری دەرەوەی ئێرانیش دیار بوو ئەمڕۆ کە ئاماژەی پێکرد یعنی هەتا ئەوان وڵاتی ئێران بە فەرمی دەڵێن ئێمە خۆ دانوستان دەرگای دانوستان داناخین بەڵام ئێمە تەسلیم نابین یعنی ئەمە دەبێت ئەمە دانوستان و تەسلیمبوون یەکلای بکەن چونکە ئەمریکا تەسلیمبوونی دەوێت جا لێرە ئەوەی کە جێگەی باسە ئەوان کە دەچن لە ئیسرائیل گفتگۆی لەسەر دەکەن گومانی تێرانە داهاتووی جەنگە یان چونکە ئێستا جەنگەکە هەڵگیرساوە و هەردوو وڵاتەکەش خۆیان بە بەرپرسی هەڵگیرسانی جەنگەکە دادەنێن باشە دکتۆر ڕازیبوون بە مەرجەکانی ئەمریکا بۆ ئێران و دە قورسە کە بە تەسلیمبوون ناوی دەبات لە کاتێکدا ئەو خەریکە دەست بۆ بابەتێکی گەورەوەکی بۆمبی ئەتۆمی دەبات کە وەکو ئەمریکاش ئاماژەی پێکردووە دەبێتە هەڕەشێکی گەورە بۆ سەرتەواوی جیهان نەتەنها ئەمریکا و ئیسرائیل خۆی لە ڕاستیدا بڵێ چونکە یەک لە بابەتەکانی گفتوگۆ یەک لە بابەتەکانی ئەوەی کە دانوستانی لەسەر بکرێت و دەبێت ئێران کە دانوستان دەکاتن دەبێت دڵنیایی بداتە وڵاتی ئەمریکا و ئیسرائیل ئێمە واز لە بۆمبی ئەتۆمی دەهێنین و هەموو کارخانە و کارگەکانمان
دادەخەین یعنی دەبێ ڕێگە بداتن کارشناسا یاخود ئەوانەی کە پسپۆری بواری بۆمبی ئەتۆمن بچن لە ئێران وردبینی بکەن و وەکو ئەوەی کە لە دوای 91 لە عێراق پەیڕەو کراتا 2003 بۆیە ئێران ئاگدارە ئاران بە ئاسانی تەسلیم نابێت لە بابەتی بۆمبی ئەتۆمی لەگەڵ ئەمریکا چونکە ئەزمموی عێراقی لە پێشە لە وتەکانی بەرپرسە هەرە باڵاکانی ئێران بیستمانە و باس ئەوان باسییان لەوە کردووە بە ڕاشکاوانە ئێمە ئەزمموی عێراقمان لە بەرچاو بوو ئەوان سەرەتا عێراقیان والێ کرد هێنایانە ژێربار سەرەتا بە لێ ڕێگەی پشکنەرەکانەوە هاتن باردۆخی عێراقیان تەواو پشکنی دوای ئەوەی دڵنیابوونەوەکەی چینە ئینجا بۆیە ئەوان وا بە ئاسانی تەسلیمی داخوازیەکانی ئەمریکا نابن ڕێککەوتن و دانوستان بەشی هەرە سەرەکی لەسەر مێزی گفتوگۆکان بابەتی ئەتۆمیە ئینجا دواتر بابەتی ڕابەرایەتی کردن و مەسلەی ڕابەری و وەلایەتی فەقیە لە ئێران و بابەتی سێمیشان ئایندەی ئێرانە چۆن هەڵسوکەت لەگەڵ وڵاتانی ڕۆژ ئاوا دەکات. زۆر باشە دکتۆر هەموو کاتێک لەناو ئێرانە دوو ئاراستە هەبوونەیەکیان زۆر تندرۆ و کۆنسەرواتیف بوونە بەشێکیشیان میانە ڕۆ بوونەیە بە جۆرێکی دیکە خوێندنەوە بۆ سیاسەتەکانیان کراوە هەردوێنێکە مەسعودی پزیشکیان سەرۆکۆماری ئێرانە داوای لێبوردنی لە وڵاتانی عەرەبی کرد کە هێرشی کردووەتە سەریان محسنی ئێژەیی کێکێک لە ئەندامانی ئەنجومەنی کاتی بەڕێوەبردننی ئێران و سەرۆکی دەسەڵاتی دادوەریە زۆر توند وەڵامی دایەوە هەڵوێستی زۆر توندی ناوخۆی ئێرانی لێکەوتەوە کە ئەمە سازشکردنە و ئەمە خۆ بەدەستەوەدانە بۆ وڵاتانی عەرەبی کەواتە ئێستا کە ڕێبەری باڵای ئێران نەماوە کە ئاراستەی ئەم قسانە ئەم سیاسەتانی دەکرد دەکرێت بڵین درزێک لە نێو ڕێبەرایەتی ئێراندا دروست بوو یا خەریکە دروست دەبێت خۆی لە ڕاستیدا بەڵێ وایە ئەمە تابەر لە کوژرانی ڕابەری باڵای کوماری ئیسلامی ئێران بەپێی دەستور بەپێی دەستوری ئێرانی کە لە دوای ساڵی 89 کە بۆ ڕابەری ئێستای کە بەر ئەوەی بکوژرێتن دروست کرا دەسەڵاتێکی هەموو دەسەڵاتەکانی یا جێبەجێکردن و سەربازی یانی دەسەڵاتی هەرە باڵای هەبوو کەسی یەکەم بۆ لە ئێران بەپێی دەستور و بەپێی یاسا مادەکانی 105 109 دەسەڵاتی ڕەهای دابوو بە ڕابرد ئەو بەرپرسی ڕاگەاندنی جەنگ و ئاشتی بوو ئەو دەیتوانی سەرۆکۆمار دابنێ و لابادێتن لە دوای هەڵبژاردن طبعاً و هەر ئەو فەرماندەکانی هێزی دەریایی وشکانی و فەرماندەیی دەکردن هەر ئەو بەرپرسی دانانی بە دادگای سەرۆکی دادگای دادوەری و هەموو جونگەکانی وڵاتی ئێران بۆیە تا ئەو بوونی هەبوو لە سەر ساحەی سیاسی ئێران سەرۆک کۆمار وجودی نەبوو بوونی نەبوو سەرۆک کۆمار وتەکانی بە هەند وەرنەدەژیران چونکە هەمیشە ڕابەر بڕیاری کۆتایی دەدا و تا بڕیاری ڕابەر بوو بەڵام لە دوای کوژرانی ئەو جۆرێک لە بۆشایی دروست بووە لێرەدا حکوومەت کە ئەوەیە کە باڵا بێتوانایەکەی ناو ئێرانە کە حکوومەتی ئێستا کە بوونی هەیە ئەمە دەیهەبێتن ڕۆلی خۆی بەدەر بخاتن وەکو وڵات چونکە نایەوێ یعنی ئێران ڕەنگە ئەوان حەزیان لەوە هەبێتن لە ناو ئێرانیش لە ئاستی بەرزی دەسەڵاتی حکوومەتی ئێرانی حەزیان لە ئاشتەوایی هەبێ حەزیان لە کۆتایی هێنان بە پرۆسەی جەنگ بێ حەزیان لێبێ دەسەڵاتیان ئەو نیزامە سیاسیە بەو جۆری کە هەیە بەردەوامی هەبێ لە ناو نەچێتن لەگەڵ وڵاتانی ئەمریکا و ئیسرائیل ڕێکەوەم بگەونە جۆرێک لە ڕێکەوتن بەڵام لێرە ببورن ئەوەی بۆ ئەوی پەیامەکە بگاتن لێرەدا باڵی کە ڕابەرە کە ئەوەی کە سەر بەڕابەرن کە ویلایەتی فەقی پێ دەڵێن ئەوانە کە سوپای پاسدارانیش پشتیوانیان دەکە ئەوانە ناچنە ژێربار بۆیە دوای ئەوەی سەرۆکی ئێران کە بینیمان داوای لێبوردنی لە وڵاتانی هاوسێ کرد کە عێراق ژێشێک لە وڵاتەیە بە هەرێمی کوردستانیشەوە چونکە بە تایبەت نەکرا چونکە کاتێک لە عێراق دەکا هەرێمی کوردستانیش دەگرێتەوە بەڵام لە دوای ئەو سەرۆکی دادگای دادوەری و کە لە هەمان کاتدا سەرۆکی کاتی ئێستا یا ئەندامی ئەنجومەنی ڕابەریە شورای ڕابەریە ئەو کە لە باڵە توندڕەوەکەیە ڕایگەیان نەخر ئێمە هیچ هەرگیز ئەم پابند نابین و هەر بنکە و بارگایەک لە وڵاتانە ببینێن هێرشیان دەکەین سەر کەواتە لێرە ئەوەی پێمان دەڵێتن بەڵێ هەر لە ناو ئەنجومەنی ڕابەری سەرۆکایەتی ئێران کە ئێستا بوونی هەیە کە سێ کەسن دوانیان لە باڵە توندڕەوەکەن و لەگەڵ بڕیارەکانی سەرۆک کۆمار نینە لە کاتی ئێستادا کە سەرۆک کۆمار ئەگەر بە پێی دەستوریش بێتن ڕەنگە دکتۆر بەڵام هەر چەند چرکە لە دوای ئەوەی کە مەسعود پزیشکانم قسانەی کرد هێرشی سوپای پاسداران دەستی پێکرد بۆ سەر قەتەر دواتر بۆ سەر بەحرین ئەم جارە بۆ قوبرس کە
بۆ چەندەمین جاروە ئەم کەمێک بەر لێستاش بۆ سعودیە کەواتە سوپای پاسداران گوێ بە ئەم دەسەڵاتە کاتیە و ئەم باڵا بڵێن تۆزێک میانەڕەوە لەنێو ئێراندا نادات کە بڵێن سەر و کۆمارە و دەسەڵاتی هیواشی نییە تا ئەگەر ڕێبەر وەستا بێت ئەو تەنها جێبەجێکاری دەسەڵاتەکانی ڕێبەری پێشوو بووە خۆی من بۆ ئەوەی وەڵامی بەڕێستان بدەمەوە من دەگەڕێمەوە بۆ وتێشی وەزیری دەرەوەی پێشووی کۆماری ئیسلامی ئێران محەممەد جەواد زەریف لێچێک لە ئەوەی دەنجەکانی تۆمارە دەنجەکانی کە دزەی پێکراوە دیارە گفتوگۆ دەکاتن لەگەڵ خۆی و ئیتر کەسێکی بەرامبەر هەر ئەویش دەنگەکەی دزە پێکردووە ئی ساڵانی ڕابردووە باز لەوە دەکاتن ئێمە هەمیشە هەوڵمان داوە بە شێوەی ئاشتی لەگەڵ وڵاتانی ڕۆژئاوا هەنگاو بنین و پەیوەندەکان ئاسایی بکەنەوە بەڵام باڵی شەڕ ئەو باسی لەوە کردو باڵی شەڕ ڕێگەمان پێ نادەن باڵی شەڕ یعنی بڕیارەکان لەوێ دەردەچوو کەواتە باڵی شەڕ چێ سوپای پاسدارانە بۆیە ئەمە سوپای پاسداران نەخێر کە پشتیوانی لە ڕابەری کۆماری ئیسلامی ئێران دەکەن و هەموو فەرمانەکانیش لەوی وەردەگرن و لە دەروەی حکوومەتیشن و دەسەڵاتیشیان زۆر زۆرە و فەرمانیش لە حکوومەت وەرناگرن بۆیە ئەوانە هەر ئەوانیشن لە کاتی ئێستادا زۆر بەهێز لەسەر هێڵن بۆ ئەوەی ڕابەری ئایندەی کۆماری ئیسلامی ئێران کە باز لەوە دەکرێتن مشتەبا خامانایی دراوە و بەڵام ڕەنگە مەسەڵەن بە هۆکاری ئەمنی بێتن بە فەرمی ڕانەگەیەندراوە ئەگەرنا هەر ئەو دانراوە هەر ئەوانیش بوون فشاریان لە ئەنجومەنی خوبرەکانی ئێران کردبوو کە دەبێ ئەم کەسایەتیە ببێتە ڕابەری ئایندەی کۆماری ئیسلامی ئێران ئەگەر چیش لە ڕووی پێگەی ئاینیەوە ئەمە هێشتا نەگەیشتوتە ئەم پێگەی تا ببێتە دکتۆر ئەگەر مشتەبای خامنەی وەکو کوڕی عەلی خامنەی جێگرەوەی باوکی بێت و ئەمریکا وەکو هەڕەشەی کردو دۆناڵد ترامپ ئەو ئەبێ بڕیار لەسەر سەرۆکی داهاتووی ئێران بدات ئەمە گرژیەکان لە نێوان ئەمریکاوە ئێران چی لێ دەکات ئایا ئەکرێت بڵێن ئێران بەبێ گوێدانە هەڕەشەکانی ئەمریکا هەر بەردەوام دەبێت و سەر ڕۆیان ئەم کارانە دەکات و دۆناڵد ترامپ لە کۆتاییدا چۆن لەسەرم بابەتە ئەتوانێت بێتە دەنگ خۆی هەڵبژاردن و دانانی یاخود دەستنیشانکردنی مجتەبا خامنایی واتە گوێنەدان بە ئەمریکا واتە ئێران لە ئێستادا وە ڕاشی گەیاندووە ئێمە ناچینە ژێرباری فشار و داخوازەکانی ئەمریکا و ئێمە ئامادەنین هیچ یەکێک لە داخوازەکانی جێبەجێ بکەین بۆیە هەڵبژاردننی بۆ دەستنیشانکردن و دانانی مجتەبا خامنایی لە شوێنی باوچی کە خۆی لە خۆیدا ئەمە بەپێی دەستوری ئێرانی شوێنی بۆ نەکراوەتەوە لە دەستوری ئێرانیدا نەهاتوە ئەمە دەبێتە شێوازێکی جۆرێک لە میراتگیری ئاینی بەڵام لەگەڵ ئەوەشدا دانانی ئەم کەسایەتیە کە ئاگداری هەموو بەرنامەکانی باوچی و ئاگداری لە ماوەی 7 ساڵی ڕابردوو کە ئەو کاتەوە ئێمە باسمان کرد لە بەرنامەی ڕابردوش لە ساڵی 69 لەدایک بووە و ئەو کاتێک کە باوکی سەرۆک کۆماری ئێران بۆ لە ساڵی 1970ەوە تەمەنی 11 ساڵ زیاتر بووە و ئاگداری هەموو پرۆسەکان بووە و کە نزیکترین کەس بۆ لە باوکی پێگەیەکی یەکجار بەهێزی لە ناو سوپای پاسداران بووە هەبووە و هەشە بۆیە دانانی ئەو بەڕابەری کۆماری ئیسلامی ئێران واتە بەردەوامی جەنگ واتە دژایەتیکردنی بەردەوامی بوون لە دژایەتیکردنی ئەمریکا واتە نەچوونە ژێرباری ئەمریکا واتە پچڕاندنی ئەو کەناڵی کە حکوومەت دەیەوێ بیکاتەوە لەگەڵ وڵاتانی ڕۆژئاوا بە تایبەتی ئەمریکا و زۆر باشە بەڵێ دکتۆر دڵزار با هەر لەم وێنانەوە دەست پێ بکەین کە بینیمان گەروی هۆرمۆزێکێک لەو کاردەگوشارانەیە کە بەدەست ئێرانەوە بوو کەمێک بەر لە ئێستاش بەرپرسانی باڵای ئێران وتیان ئەگەر ئەمریکا ئەوێت و بەرگەی ئەوە دەگرێت کە نەوت نرخەکەی بکاتە $200 بۆ هەر بەرمیلێک با درێژە بە شەڕەکە بدات پێت وایە قەیرانی وزەوا بکات کە تۆزێک ئەم وڵاتانە شێور ببنەوە لەو گرژی و ئاڵۆزیانە یا ئەم هەڵوێستە توندانیان بەرامبەر بە ئێران خۆی گەروی هورمز ناوچەیەکی یەکجار گرنگە یەک لە سەرسەی وزەی جیهان دابین دەکاتن بۆیە ئەم ناوچەیەکی هەرە هەستیارە و داخستنی ئەم گەروە کاریگەری هەر لەسەر ئێران نابێ لەسەر عێراقا لەسەر هەموو وڵاتانێک کە کەوتونەتە سەرکەمدا و ئەگەر چی مەسەڵەن بۆ نمونە سعودیا و ئیمارات ڕێگای تریان هەیە دەرچەی تریان هەیە لە کاتی ئێستادا سعودیا پرۆژەیەکی تەرخان کردووە گوایە پرۆژەیەکی $6 میلیارد بە ڕێگای 950 کیلۆمەتر یاخود 900 کیلۆمەتر ڕێڕەوێکی ئاوی بکاتەوە بۆ ئەوەی لەم بربەستا یاخود لە فشارەکانی داهات بەڵام ئەمە کات دەخایێنێ و زۆریش پێدەچێت ئەمە بەو خێراییە دروست نابێت بۆیە جەنگی خۆی جەنگ هەر لە پێنا تەنها ئەوە نییە دوو کەس دژایەتی یەکتری دەکەن و لە ڕووی ئایدۆلۆژیەوە بیربۆچنیان ناگاتە جەنگەکە فرە ڕەهەندە ئایدۆلۆژیە سیاسیە ئابووریە هەژمونە پەیوەندی بە کۆمەڵێک لایەنی دیاریکرا و جیاواز هەیە ئەم جەنگە تەنها لە پێناو ئەوە نییە کە هۆکاری سیاسی یاخود هۆکاری ئایدۆلۆژی
ئەم دوو بەرێ ناگەونە یەکتر دەبێت لە دژی یەکتر بەڵکو یەکێک لە هۆکارەکان ئەوەیە بابەتی مەسلەی وزەیە بۆیە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە دوای ئەم جەنگە ڕۆژهەڵاتی ناوەڕاستێکی نوێیە ئێستا ئێمە لە سەردەمی لەدایکبوونەوە یاخود لە قۆناغێکین ئێمە سەدەیەکە ڕۆژهەڵاتی ناوەڕاستێک دەبینین چەقبەست و پڕ لە کێشە پڕ لە ئاژاوە بۆیە یا ئێمە لە سەردەمی لەدایکبوونەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستێکی نوێین ئەم ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێ سەردەمی هەژمونگەرایەتی ناهێڵێ ئەوەش چێ سەرۆکایەتی ئەم بابەتی گرتوۆتە دەست ئەمریکا و ئیسرائیلیش لە ژێرەوە هاوکاری دەکاتون چونکە ئامانجی هەیە گومانی تێرانە داخستنی ئەم گەروە ڕۆلی دەبێتن لە بەرزبوونەوەی نرخی نەوت لە جیهاندا بەڵام بە بەراورد بە جەنگەکانی ڕابردوو کە لە ململانەی نێوان عەرەب ئیسرائیل کە مێژوەیەکی درێژخایەنی هەیە کە دەگەڕێتەوە بۆ ناوەڕاستی سەدەی بیستەم و دوای دامەزراندنی دەوڵەتی ئیسرائیل جەنگ لە نێوانیاندا ڕوویداوە و نرخی نەوت زۆر زیاتر بەرز بۆتەوە لە ماوەیەکی کەمیش کە چەند ڕۆژی خایاندووە لە کاتێکدا وڵاتانی کەندا و کە دابینکەری سەرەکی بەشێکی زۆری وزەی جیهانن لە ناو شەڕیشدا نەبوونە هەمیشە پارێزراویش بوونە لە کاتێکدا ئێستا ئێران پەلاماریان دەدات و بنکە کۆمپانیایی نەوت و گازەکانیان دەتەقێنێتەوەش نرخی نەوت بەو ڕێژەیە بەرز نەبووتەوە بۆیە ئەمن چ کاریگەریەک دەکاتە سەر ئەوانایە کاریگەری لەسەر هەڵوێستی وڵاتانی کەندا و دەکات خۆیگەلەوەی کە ئەمریکا و ئیسرائیل بەرپرسیارەتی و سەرۆکایەتی ئەم شەڕە دەکەن بەڵێ بێگومان کاریگەری لەسەر ئەوان دەکاتن چکە وڵاتانی کەندا و ئێمە لە مێژە ئاگدارین وڵاتانی کەندا و هەوڵیان داوە خۆیان پرچەک بکەن لە ڕووی سەربازیەوە بەڵام ئەگەر خۆشیان پرچەک کردبێ ئەوان توانای ئەویان نییە بەرگری لەخۆ هەمیشە دەستێکی پشتیوانی ئەوروپا و ئەمریکا و وڵاتە زلێزەکانیان ویستووە بۆ بەردەوامیدان بە خۆیان و لە کاتی ئێستادا ئەمە پێداچوونەوەیە کە بە کۆی پرۆسەی پارێزگاری کردنیش ئەمریکا هەر ئەوە نییە مەسەلەن ململانەیە کە تەنها لە ڕووی وزەوە فشار بخاتە سەر ئێران و بەڵکو پێداچوونەوەیە بەو هەموو پرۆسەی ئاگدار لێبوونە وڵاتانی کەندا و لە کاتی ئێستادا ئەوان زیانیان بەرکەوتووە بەشێکن لە پرۆسەی جەنگ وڵاتیان بۆتە ناوەندی جەنگ موشکەکانی ئێران بەر ئەوان دەکەوێتن ئەگەرچی ئێران لە کەناڵە فەرمیەکانی خۆیان لە ڕێگای وەزارەتی دەرەوە پێیانی ڕاگەیاندووە ئێمە شەڕمان لەگەڵ ئێوە نییە ئێمە لەگەڵ بنکەکانە کە هی تایبەتە بە ئەمریکا و دەستگا هەواڵگریەکانی ئیسرائیل لە ناوەندی وڵاتەکاندا بەڵێ ببوورە باشە دکتۆر من پرسیارەکەم بۆ هاتە پێش بۆ نمونە چین گەورەترین کڕیاری نەوتی وڵاتانی ناوچەکەیە ئایا ئەیەوێت کە چ ڕۆڵێک بگێڕێت ئایا سوود و دەرفەت لە ناسەقامگیری وزەوەرەگرێت بۆ سەپاندنی بەرژەوەندی خۆی ئەمریکا زۆر حساسە بە ڕۆڵی چین بە تایبەتی لە بواری ئابووریەوە پێت وایە چەند جۆڵێک بکات لە ئەگەری ئەم قەیرانەیە کە باسمان کرد بوودا خۆی لە ئەنجامی بازارێ ئێمە ئەوە ڕوونکەینەوە لە ئەنجامی داخستنی گەروی هورمز یعنی وڵاتی چین یەکێکە لە وڵاتانەی بە ڕێژەی 1940 زیانی بەردەکەوێتن چونکە لە 1940 وزەی جیهان لەم ڕێگایەوە دابین دەکرێت بووی بەڵام وڵاتی چین بە حکمەوەی کە پەیوەندێکی دۆستانەی لەگەڵ ئێران و لەگەڵ رووسیاش هەیە و ئەو توانیوێتی لە ڕێگای رووسیاش نەوت بۆ خۆی دابین کات و گازش بۆ خۆی دابینکان ئەم دوو وڵاتە چین تاکو ئێستا ئەوانەی کە لە پرۆسەی داخستنی گەروی هورمز سەرکەوتوو بوونە من بە بڕوای خۆم وەکو چاودێرێک من پێم وایە ئەوەی کە سوودمەند بۆ وڵاتی رووسایە چونکە لەم قەیرانەی کە دروست دەبێتن سوودەکەی بۆ رووسیا دەگەڕێتەوە دەبێتە هۆی بەرزبوونەوەی نرخی گاز و نرخی نەوت ئێمە دەزانین رووسیا یەکێکە لە وڵاتانەی کە گازی ئەوروپا دابین دەکاتن بۆیە ئەم جەنگە ئەمە قبول دەکات ئەمە هەر ئەمەیە وای کردووە هەر ئەمەیە وای کردووە بۆ ئەوەی خێراتر باشە دکتۆر ببوورە هەواڵێکی بەپەلە هەیە من دواتر لەگەڵ بەڕێزت ئەم بابەتەش باس دەکەم بە فەرمی میدیاکان ئێران ئاماژە بۆ دەکەن موجتەبا خامنەی کوڕی عەلی خامنەی ئەکو ڕێبەری کۆماری ئیسلامی ئێران هەڵبژێردرا ئەمە لە کاتێکدایە کە ماوەی چەند ڕۆژێکە لە دوای کوژرانی عەلی خامنەی ڕێبەری باڵای ئەو وڵاتەوە مشتومڕ لە سەر هەڵبژاردننی سەرۆکی داهاتووی وڵات هەیە ئەنجومەنێکی کاتی لە دوای کوژرانی عەلی خامنەی پێکهێنرا کە لە سەرۆک کۆمار مەسعود پزیشکیان سەرۆکی دەسەڵاتی دادوەری محسن ئیژەیی و ئەندامێکی ئەنجومەنی نووسینەوەی دەستور علی ڕەزا عرافی پێکاتوە ئەم سێ کەسە تا ئێستا چەندین جار دانیشتوونە بۆ ئەوەی کە لەسەر داهاتووی وڵات قسە بکەن بەڵام دواتر ئەنجومەنی شارەزایانی ڕێبەری کە بە مەجلیسی خوبرەکان ناسراوە ئەمان یەکلایی دەکەنەوە
کە کێ ئەبێتە سەرۆکی داهاتووی ئێران لەبەرەوەی بێت چەند مەرجێکی تێدا بێت بەپێی دەستوری ئێران دەستوری منەڕەتی ئێران ئەو کەسا بێ شارەزای ویلایەتی فەقیه بێت و پابندی بنەماکانی ویلایەتی فەقیه بێت لە ئێران کەسێکی ئاینی و پابند بە ئاینی شیعە مەزهەب بێت و هەروەها چەند مەرجێکی دیکەی بۆ دانراوە کە یەکێک لەو کەسانەی کە بژاردە بووە لە بەردەم ئێراندا موجتەبا خامنەی کوڕی عەلی خامنەی بووە. عەلی خامنەی لە ساڵی 1970 لە دوای مردنی ڕۆحڵا خومەینی کە دامەزرێنەری شۆڕشی کۆماری ئیسلامی ئێران بوو تا ئێستا بۆ ماوەی 37 ساڵ تا شەممەی ڕابردوو ئەو سەرۆکی ئێران و هەروها بڵین ڕێبەری باڵای ئێران بووە کە دەسەڵاتێکی ڕەهای بووە لە دانانی کۆمەڵێک بڕیاری گرنگ چەندین جار دەستکاری دەستور و هەر یاسای بنەڕەتی ئێرانیشی کردووە. عەلی خامنەی یەکێک لەو کەسانە بووە کە لە ماوەی 37 ساڵەدا کۆمەڵێک بڕیاری گرنگی داوە بە فەرماندەی گشتی هێزە شێدارەکانی ئێران بووە کە توانوێتی بڕیار لە سەردانانی بەرپرسانی باڵای سەربازی وڵاتەکەی بدات. دوای هەڵبژاردی سەرۆکۆمار بڕیار لەسەر لادان یا گۆڕانکاری لەسەر پرسی سەرۆکۆمار بدات و هەروەها کۆمەڵێک بابەتی دیکە کە دەسەڵاتی ڕەهای ڕێبەری باڵای کۆماری ئیسلامی ئێران بووە. کۆماری ئیسلامی ئێران کە لە ساڵی 1979 بە سەرکەوتنی شۆڕشی کۆماری ئیسلامی ئێران با ڕێبەرایەتی ڕۆحەڵا خومەینی دامەزرا لەو کاتەوە سیستمی ویلایەتی فەقیه و شیعە پەیڕەو دەکات و چەندین گۆڕانکاری دیکەشی تێدا لە دوای سەرکەوتنی شۆڕش هات ئارەوە بۆ نمونە قەدەغەکردنی پەیوەندیەکانیان لەگەڵ ڕاستەوخۆ لەگەڵ ئیسرائیل و ئەمریکا دژایەتیکردنی ڕاستەوخۆ و لە ناوبردننی ئیسرائیل و ئەمریکا کە یەکێک لە دروشمەکان بۆ لە سەردەری ڕۆحەڵا خومەینیەوە هات ئارەوە. دواتر کە خامنەیش ئەم دەسەڵاتی کردە دەست لە ماوەی 37 ساڵ درێژە پێدەری هەر هەمان ڕێچکەی ویلایەتی فەقیه بووە کە خومەینی گرتوێتی بەر بەڵام لە سەردەمی خامنەیدا فتوا درا کە نابێت دانوستانی ڕاستەوخۆ لە نێوان شاندی ئێران و ئەمریکا بکرێت. لە دوای کوژرانی لە 28 مانگ لە ئەنجامی ئۆپراسیۆنە هاوبەشی ئەمریکا و ئیسرائیل عەلی خامنەی لە بێت ڕەهبەری کرای ئامانجی کوژرا. هەر کەمێک بەر لە ئێستا میدیای فەرمی ئێران ئەمەی ڕاگەیاند کە موجتەبا خامنەی کوڕی وەکو جێگرەوەی بۆ سەرۆکی داهاتووی وڵات دەستنیشان کراوە و باسی لێوە کراوە. دکتۆر ئەمە پێشاتێکی نوێیە لە کاتێکدا ترامپ لە چەند ڕۆژی ڕابردوو لە هەموو قسەکانیدا کە لە هەر بۆنەیەکدا قسەی کردبێت دەڵێ 47 ساڵە من بەدەست ئێرانەوە دەناڵێنم و ڕێبەری داهاتی وڵاتە بێ من دەستم هەبێت لە دانانیدا ئەم سەرکێشەی ئێران چی لێ دەخوێنرێتەوە دۆخەکە بەرەو کوێ دەبات؟ خۆی ئێمە تازە ئەماژەمان پێدا بەر لەوەی کە ئەوان بە فەرمی ڕای بگەێنن ئێمە شیمان کردەوە کە ئەم بابەتە چی لێ دەخوێنێت. هەڵبژاردننی موجتەبا خامنەی چاوەڕوان کراو بوو و خۆی لە خۆیدا ئەمە شتێکی نوێن نییە و تازەش نییە ئەمە شۆکێنەر نییە بۆ ئەوەی چونکە ئایەتوڵا خامنەی لە مێژە کاری بۆ دەکرد هەر خۆی لە ژیان داما بوو لە دوای ئەوەی کە گەیشتوە تەمەنی پیری و دەیزانی کە لە ڕۆژێکدا دەبێ بەر لەوەی کۆتی دوای بکاتن بمرێتن یان بکوژرێ ئەو داینا بوو ئەو شوێنگرەوەی بۆ خۆی ئامادە کرد بۆ ئەو کوڕی بوو کوڕەکەی بەپێی دەستوری ئێرانی بەپێی دەستور بەپێی یاسای بنەڕەتی ئێرانی بەپێی مادەکانی 105 1970 مافی ئەوەی نییە ببێتە ڕابەری ئێران چونکە دەبێت مەرجی تێدا بێ ئەو مەرجانەی تێدا نیە ئەو حجەت الئیسلامە تا ئێستا نەگەیشتۆتە پلەی ئایەتوڵاش بەڵکو ڕابەری کۆماری ئیسلامی ئێرانی دەبێ مەرجعی تەقلید بێ ئایەتوڵاه العوزما بێ بۆیە ئەمە بەهۆی ئەوەی لە بارودۆخی جەنگدان ئێمە هەر لە سەرەتایی بەرنامەکەتاندا لە ڕۆژانی بەر لە ئێستا چەند ڕۆژێکی ڕابردوو ئاماژەمان بەوەدا گوتمان ئەوان سیغەیەکی بۆ دادەڕێژن چونکە ئەمە کاتی خۆی هەر هەمان سیغەیان بۆ عەلی خامنەیش داڕێژ لە ساڵی 89 لە دوای مردنی ڕۆحڵا خومەینی ئەو تەنها ئایەتوڵا بوو نەبوو بۆ مەرجعی تەقلید بەڵکو بە پشتیوانی مەجلسی خوبرەکان کە ئەو کاتە هاشمی ڕەفسنجانی بوو هەردووچیان بەیەکەوە هەماهەنگیان کرد کە لە کاتێکدا ئایەتوڵا منتەزری هەبوو ئەویان سەرەتا دوور خستەوە لە دەسەڵات و دواتر ئیتر بنەماکانی دەستوریان داڕشتەوە و مادەیەکی دەستوریان بۆ هێناکایەوە ئەگەر مافەکە ئەگەر ئایەتوڵای العوزماش نەبێ مافی ئەوەی هەیە بۆیە کردیانە سەرۆک چونکە لە کاتی ئێستادا ڕابەر هەر ئەوە نییە دەبێتە ڕابەر چونکە ڕابەر دەبێت فتوا بداتن و لە جیهانی ئیسلام بە تایبەتی بەشی شیعە بۆیە ئەمە سەبارەت بە ئەمریکا کە بابەت پرسیاری سەرەکیمانە خۆی لە ڕاستیدا ئێمە تازەش باسم کرد واتە بەردەوامی گرژیەکان واتە ئێمە لە کاتی ئێستادا موجتەبا خامنەی من تازەش باسم کرد ئاگداری هەموو پرۆسەکانە لەگەڵ باوکی کەسی هەرە نزیک بووە دەستە ڕاستی باوکی بووە و کەسێکە سوپای پاسداران و فەرمان لەو وەردەگرن کاریگەریەکی یەکجار بەهێزی لەسەر سوپای پاسداران هەبووە واتە کەسێکە پێگەیەکی یەکجار بەهێزی لە ناو سوپای پاسداران هەیە بۆیە ئەمە لە کاتی ئێستادا ئەم ئێران گرژەکانی لەگەڵ ئەمریکا من پێم وایە لە ئێستا بەدواوە دەگاتە قۆناغێکی هەستیارتر کە لە ڕۆژانی ئایندەش ئێمە دەیبینین چونکە ئەمە واتە ئێمە
حساب بۆ وڵاتی ئەمریکا ناکەین و بەردەوامیش دەبین. بەڵام بەردەوام ئەمریکا و ئیسرائیل هەڕەشی ئەوان کردبوو هەرجێگرێوەک بۆ خامنەی دابنرێت ئەوان دەیکەنە ئامانج واتە ئایا ئامانجی داهاتووی ئەمریکا و ئیسرائیل لە ناوبردننی ڕێبەری نوێ واتە مشتبە خامنەیە؟ خۆی بەڵێ خۆ ئەگەر بکاتە بەردەستیان گومانی تێدانە لە ناوی دەبن و هەر ئێستا خۆ شوێنەکە سەرەتای لێدانی علی خامنایی باز لەوە کرا کە مشتبە خامناییش بەرکەوتووە ئەمە وەکو یاری ماروپلەی لێ دێت دەچێتە سەرەتاوە دووبارە لێ دەداتێتەوە بۆ قۆناغێکی تر و دووبارە ئەم یاری هەر بەردەوام بەڵێ خۆی بەڵام ئەمریکا لە قۆناغی دواتر بۆ ئەوی دەرفەتێکیش بدات بە ئێران پشوێکی بدات بە ئێران واتە بەو مانای ئێمە نەهاتوینە ئێوە لە ڕیشەوە ڕژەمەکەتان بگۆڕین تەنانەت ترامپ ڕاشی گۆڕی گوتی ئەگەر ئاساییە کەسێک ببێتە ڕابەری ئێران بەڵام بە مەرجەکانی ئێمە تێپەڕێ بۆیە ئەوەی کە لە کات ئێستادا دانانەوەی مشتبە خامنایی بە مەرجەکانی نە ئەمریکا نە ئیسرائیل تێنەپەڕیوە هەمان کۆپیکراوی باوچێتی لە شوێنی باوچی دەبێتە دەسەڵاتدار و بەردەوام دەبێت لەسەر هەمان ڕێڕەوی باوچ. باشە بە دکتۆر بەیەکۆ ببینین بزانین مشتبە خامنەی کێیە؟ مشتبە حوسێنی خامنەی لە 8 ئەیلولی ساڵی 1969 لە شاری مەشهەد لەدایک بووە. کوڕی دووەمی علی خامنەی وەزاوای غوڵام علی حەدادی عادل سەرۆکی پێشووی پەرلەمانی ئێرانە. پێگەی ئاینی ئایەتوڵا لە ساڵی 2022ەوە پلەی ئیجتیهادی پێدراوە. پێگەی فەرمی تا ئێستا لە حکوومەتدا نەبووە. مشتبە خامنەی یەکێک لە کەسە دەسەڵاتدارەکانی بەیتی خامنەی بووەواتە بەیتی ڕەهبەری ئەو کۆنتترۆلی تەواوی بەسەر ڕێکخراوی بەسیجدا هەیە. مشتبە خامنەی کۆنتترۆلی تەواوی بەسەر هەواڵگری سوپای پاسداراندا هەیە. دیارە ئەو لە ساڵی باشە. دیارەکە من ئاماژە بۆ دەکەم کە و توانیوێتی چه دەسەڵاتێک تا ئێستا وەربگرێت و هەروەها لە ساڵی 2009ەوە بەدەستێوەردان لە ئەنجامدانی هەڵبژاردننی سەرۆکۆماری ئێران تۆمەتبار کراوە. لە ساڵی 2019 خرایە لیستی ڕەشی سزاکانی وەزارەتی خەزانەی ئەمریکاوە. ئەمە پرۆفایلی مشتبە خامنەیە بەڵام وەکو ئاماژەم پێکرد بە پێی دەستوری ئێران دوای نەمانی ڕەهبەر ئەسڵ لە دەستوری ئێرانە باس لە کوژرانی نەکراوە تەنها دەگوترێت لە دوای نەمانی ڕەهبەر چه کەسێک توانێت جێگرەوەی ئەو بێت دەڵێت کە دەبێت کەسێکی بەرپرس بێت لە ئەندامانی باڵای ئەنجومەنی شارەزایانی ڕەهبەری یعنی ناوەندی بەرپرسیار لە هەڵبژاردننی سەرۆکی داهاتوو ئەنجومەنی شارەزایانی ڕەهبەریە کە بێت کەسێک بۆ جێگرەوەی دابنن هەروەها بەپێی مادەی 109 دەستوری ئێران مەرجەکانی ڕێبەری ئەمانن ئەبێ سەلاحیەت یا شارەزایی تەواوی هەبێ بۆ فتووە لە هەموو بوارەکاندا لە بوارەکانی فقه شارەزا بێت هاوکات بتوانێت عەدالەت و تەقوا بۆ ئومەتی ئیسلامی دەستەبەر بکات لەلایەکی دیکەوە خوێندنەوەی باشی سیاسی کۆمەڵایەتی بێت کەسێکی شارەزا و زیرەک بێت کەسێکی بەرپرسیار و مدیرێکی باش بێت بەڕێوەبەرێکی باش بێت و توانای تەواوەتی بۆ ڕێبەری کردنی وڵات و هاوکات بەڕێوەبردننی ئومەتی ئیسلامی هەبێت لەلایەکی دیکەوە باس لەوە دەکات تا ئەسڵی یا بڵێن لە مادەی 111 دەستوردا تاو کاتێک کە ڕێبەری نوێ هەڵدەبژێردرێت ئەوە یەکەیتر لەلایەن دەستەیەکی کاتیەوە وڵات بەڕێوە دەبرێت کە بینیمانە و دەستە کاتی پێکاتە بۆ ئێستا مشتبە خامنەی وەکو ڕێبەری نوێی کۆماری ئیسلامی ئێران لە دوای باوکی لەلایەن ئێرانەوە دەستنیشان کراوە و ئیترەمە پێشاتێکی نوێ دەبێت بزانین کاردانەوە هەڵوێستی وڵاتان بەرامبەر بەمە چی دەبێت بە تایبەتی ئەمریکا و ئیسرائیل کە زۆر مەرجی توندیاندا نابوو کە ئەبێت ئەوانیش بڕیار لەسەر داهاتووی ئێران بدەن. دکتۆر من ئەمەوێ سەبارەت بە ئەم بابەتە قسەی زیاتر بکەین ئەوەی کە ئەمریکا و ئیسرائیل لە دەستپێکی ئەم شەڕەوە ڕایان گەیاند پەیامی ئەوان ئەوە بوو ئەمانەوێت دەسەڵات لە ئێران بگۆڕین گۆڕینی ئەم حکوومەتەیە کە ئێستا لە ئێران هەیە. ئەمە جارێکی دیکە کوڕی خامنەی هات شوێنی ئەوی گرتەوە گۆڕینی حکوومەت لەلایەن ئیسرائیل و ئەمریکا ئایا گۆڕانکاری بەسەردا بێت دێت ئەم سیاسەت ئەم استراتیژیە یانە جارێکی دیکە بیر لەوە دەکەنەوە بە شێوازێکی تر لە ئەم بابەتە لەگەڵ ئێران بێنە ناوە. خۆی لە کاتی ئێستادا هەڵبژاردنەوەی مشتبە خامنایی بەمانەیە ئەوە دێتن ئێمە وڵاتێکین تایبەتمەندی خۆمان هەیە و ناچینە ژێرباری هیچ فشارێک تەنانەت ئەگەر هێزی سەربازیش بێتن ئەگەر کوژرانی ڕابەری باڵاشمان بێت لە بەرامبەردا ئەمریکا و ئیسرائیل لە کاتی ئێستادا گومانی تێدانی ئەوان خۆیان ئامادە کردووە بۆ ئەم ئەوەی کە ئێستا ڕوویدا چووکەوان دەیانزانی و هەڕەشەکانیشیان هەل لەم ڕوانگەیەوە بوو دەیانزانی کە ئێران بەنیازە مشتبە خامنایی بکاتە ڕابەری ئایندەی کۆماری ئیسلامی ئێران واتە شوێنگرەوەی باوچی بۆیە من دەزانین ئێمە هەر لە ئەم ئێستاوە لەم چرکەی کە ئێستا فەرمانی دەست وەکو بە فەرمی ناسێنرا بە وڵاتانی جیهان ئەمریکا و ئیسرائیل لە بەردەم دوو بژاردنە یان ئەوە تا ئەو جەنگە بەردەوامی پێدەدەن
کە هەڵیان گیرساندووە و تا ئەوەی کۆتایی بە پرۆسەی سیاسی لە ئێران دەهێن و سەر لە نوێ نظامێکی نوێی سیاسی دادەڕێژنەوە کە ئەوەی کە خۆیان دەیانەوێتن یان ئەوە تا دەست بەردار دەبن و لەگەڵ ئەم ڕژێمە دانوستان دەکەن و ڕێک دەکەن. دکتۆر داڕشتنەوەی سیستمی سیاسی لە ئێران بۆ ئیسرائیل و ئەمریکا ئاسانە؟ خۆی لە ڕاستیدا نەخێر کارێکی ئاسان نیە چونکە ئێران بە بەراورد لەگەڵ وڵاتانی تری جیهان کارێکی ئاسان نەبوو و ناشبێتن چونکە ئێران بەرگری کرد بەرگریەکی توانیوەتی خۆی ڕابگرێ ئەگەر چی ئەمریکا و ئیسرائیل زۆر سەرکەوتوو بوون لە لێلانی یعنی لە شەکەتکردنی ئەو وڵاتە بەڵام دەبینین هەتا ئێستا وەڵامدانەوەی هەیە مادەم ئەو وڵاتە وەڵامدانەوەی هەیە کەواتە هێشتا نەکەوتووە جا وەڵامدانەوەکان ئێمە لەبەر ئەوەی جیهان هەمووی یەک ئاراستە نییە جیهان هەمووی یەک قوتب نییە جیهان دابش بووە بەسەر کۆمەڵێک جەمسەری جیاوازی دژبەیەک بۆیە یعنی کە هەڵگیرساندنی جەنگ زۆر جار ئاسانە بەسەلەم بۆ ئەمریکا و ئیسرائیل جەنگەکەیان هەڵگیرسان بە هەندێک هەڵسەنگاندنی تایبەت بە خۆیان پێیان وابوو ئەگەر لە ماوەی چەند ڕۆژێکدا چەند گورزێکی خێرا بۆشێنن کۆتاییە بەڵام جەنگەکە هەڵگیرسانی ڕەنگە ئاسان بێ بەڵام کوژانەوەی ئاسانە بێت چونکە ئەم جەنگە کە هەڵدەژیرسێ دەستی دەچێتە ناو بەرژەوەندیەکان فراوان دەبن لە پشتی وڵاتێکی وەکو ئێران کە بە تەواوی ژێرخانی سەربازی و ئابووری خەریکە لە ناو دەبردرێ بنکە و بارگای سەربازی نییە ڕۆژانە نەکەوێتە نەگەر ڕۆژانە شەو و ڕۆژ نەکەوێتە بەر هێرش و پەلاماری فڕۆکەکانی ئیسرائیل و ئەمریکا بەڵام هەر دەبینین لە ناکاو خۆیان کردەکەن و دواتر وەڵام دەدەنەوە بۆیە ئەمە چییە؟ ئەمە پێمان دەڵێتن لە پشتی ئێران دەست هەیە هاوکاری دەکاتن لە ژێرەوە بۆ نەکەوتنی ئەم ڕژێمە واتە خەڵکانێک هەن لە جیهاندا جەمسەری تر هەیە ئەو دەستانە کێنە و جەمسەربەندیە خۆی ئەو جەمسەربەندیە چۆنە ئەم جەمسەربەندیە ئەو وڵاتانن کە بەرژەوەندیان لە مانەوەی ئێرانە ئەو هەموو ئەو وڵاتانن کە ناکۆکن لەگەڵ ئەمریکا لە ڕووی هەژمونی سیاسی سەرکردایەتی کردنی جیهان لە دیارترین نمونەیان رووسیا لە دیارترین نمونەیان چینە و کۆریای باکوورە ئیتر ئەمانە خۆیان دەزانن ئەگەر و ئێران نزیکترین دۆست و هاوپەیمانی ئەم وڵاتە ئەوانش زلهێزی جەمسەری ڕۆژهەڵاتینە کە هەمیشە ناکۆکن لەگەڵ ئەمریکا ناکۆچیەکانیان فرەڕەهەندی ئابووری سیاسی سەربازیە بۆیە کەوتنی ئێران کە نزیکترین دۆست و هاوپەیمانی تیان ڕەنگە بەشێک لە بەرژەوەندەکانیان بکەوێتە مەترسیەوە بە تایبەتی لە قوڵایی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ناوچەیەک بە تایبەتی لە سەر سنووری رووسایە کە بۆیە رووسیا یەکێک لە وڵاتانەیە لە کاتی ئێستادا دڵخۆش نابێتن لە ناوچوونی کۆماری ئیسلامی ئێران و بۆ بەردەوامبوونی ئەم کۆمارەش ئێمە دەزانین ڕاستە رووسیا تاکوی ئێستا هیچ بە شێوەیەکی ئاشکرا هیچ جۆرە هاوکاریەکی ئێرانی نەکردووە ئەوەی کە ئێمە دەیبینین لە بەرچاوان بەڵام دوور نابین لە ڕێگای هەواڵگریەوە زانیاری باشی بە ئێران داوە و بە ڕێگای نهێنیش ئەمە دڵنیان کە هاوکاری جەنجی دەکات چونکە ئێرانیش بوو لە کاتی جەنجی ئۆکرانیا هاوکاری زۆری وڵاتی رووسیای کرد لە پێدانی درۆنەکان لە تێکشکاندنی سنگەرەکانی ئۆکرانیا. باشە دکتۆر لە کاتێکدا کە ئێران ئێستا لە نێو شەڕێکی گەورەدا هێشتا تەرمی عەلی خامنەی ڕێبەری پێشووی ئێران بە خاک نەسپێر درراوە کوڕەکەی دەسەڵاتی لە ئێران گرتە دەست ئەم پەلەپەلکردنە لە دانانی ڕێبەرێکی نوێ بۆ ڕاگرتنی ئەو دەسەڵاتە بە شێوازێک کە بڵێن ئێمە ئەتوانین جارێکی دیکە لەسەر پێ بوەستینە دەگەڕێتەوە یان نامە پێشوەختە بڕیاری لەسەر درابوو کە لە ئەگەری نەمانی خامنەیدا کوڕەکەی ئەو توانایی هەیە کە بتوانێت ڕابەرایەتی وڵاتێکی وەکو ئێران بکات یا وەڵامێک بێت بۆ ئەمریکا و ئیسرائیل لەم کاتەدا. من بە وەڵامی پرسیاری دوم تا دەست پێ دەکەم لە ڕاستیدا ئێمە باسمان کرد کوڕەکەی لە مێژە ئامادەکاری بۆ دەکرا بۆ ئەوەی ڕۆژێک لە ڕۆژان شوێنی بگرێتەوە جا ئەم علی خامنایی لە مێژ بوو دای نابوو جا ئیتر بە کوژران بێ یاخود بە مردن بێ هەر دەبایە دەیزانی ڕۆژێک دادێ ئەم پێگەی دەبێ بەجێ بێڵێ بۆیە لە مێژ بوو کاری بۆ دەکرد و لەسەر ئاستی ناوخۆی ئێرانیش ڕێگای هەموو لە بەردەمی پاک کرد بووە هەموو نایارە سیاسیەکانی خۆی نایارە بەهێزەکانی لە سەر شانۆی سیاسی ئێران دوورخست بووە جا ئیتر دوورخستنەوەکان بە جۆری جۆرا و جۆر بوون لە سەرەتادا لە ڕەفسنجانی دەستی پێکردو ئێمەش دەزانین کە دەنگ و باسی جیاواز لەسەری هەیە بۆیە ئەم کوڕە ئەگەر بە شەڕیش نەبوایە ئەگەر علی خامنایی بە مردنی خۆی کۆچی دوایی بکردایە مجتەبا خامنایی بەهێزترین و دیارترین بربژێر بوو دەبووە شوێنگرەوەی باوچی بەڵام بۆ ئەوەی کە
ئێران چی دەکاتن لە ئایندەدا و بۆچی ئەم کوڕیان هەڵبژاردەوە خۆی ئێمە باسمان کرد ئەمە بۆ ئەوی کۆتایی بێتن بە وەڵامەکە. بەڵام ئەوەی کە دانانەوەی مجتەبا خامنایی لە کاتی ئێستادا ئێمە باسمان کرد لە ناو ئێراندا دوو جۆر بۆچوونی جیاواز خەریکە سەر هەڵدەداتن و لێکیش دوورن. بۆچوونێک ئەوەیە کەەوە حەزیان بە ئاشتەواییە، ڕەنگە حەزیان هەبێتن بە ئاشتەوایی، بە ڕەنگە حەزیان بەوە هەبێتن لەگەڵ ئەمریکا ڕێکەوەن و حەزیان بە شەڕ نەبێ، خواستی شەڕیان نەبێ. ئەمەش لە ناو حکوومەت زیاتر بەدی دەکرێت. ئەمانە لایەنە میانڕەوەکە دەتوانین ناویان بنین. و لایەنێکی تر هەیە کە پێی وابوو لە ئەنجامی نەمانی ڕابەری باڵای کۆماری ئیسلامی ئێران ئەو دەنگە بەرزبەوە کە خواستی ئاشتەوایی هەیە، بۆیە لە دانانەوەی مجتەبا خامنایی لە کاتی ئێستادا بۆ کۆتاییهێنانە بە دەنگە نەرمە میانڕەوەکە. بۆیە لێرە بە دواوە ئێمە هیچ شتێک نابینن لە حکوومەت کە پێچەوانەی فەرمان و دەنجی باشە دکتۆر ئایا ترس لە دەنگی ناوخۆش نەبووە لەبەرەوەی هەر ئێستا کە ئەنجومەنی شارەزانی ڕێبەرە ڕایگەیاندووە و توێتی داوا لەگەلی ئێران دەکەین بەیعەت بەڕێبەر بدەن، کەواتە ترس لەوە هەبوو کە لە ئەگەری دروستبوونی بۆ شایی دەسەڵات خەڵکێک بیانەوێت وەکو ڕاپەڕینێک لە نێو ئێراندا دروست بێت دژ بەم دەسەڵاتە دژ بەم شەڕێک هەڵگیرساوە چەندە تا ئێستا خەڵکەکە وەکۆی هەیە بێدەنگ بوون. مانگی ڕابردوو بینیمان کە خۆپیشاندانێک کرا و زیاتر لە 32,000 کەس کوژران لە شارە جیاوازەکاندا. ئەمە هەم بێدەنگکردنی خەڵکی ناوخۆ بووە، هەمەوەی کە داوا دەکەن بێعەت بەم ڕێبەرە نوێ بدەن، ئەیانەوێت ئەم یەکگرتوویە لە ناو خەڵکدا بپارێزنەوەی کە لایەنگری دەسەڵاتن. خۆی بازارێ ئێمە ناوخۆی ئێرانی هەر هەست لە دەنجار ڕناگیرێ بۆ ئەوی بەیعەتی پێ بدەن. ئەوەی ئێمە بینیمان ئەوانەی کە لایەنگری ئەوانەی لایەنگرینە گومانی تێران نیە. لایەنگرانی کۆماری ئیسلامی ئێران ئێمە دەزانین لایەنگرانی زۆر سەخت لەسەر لە بەرگری لەم ڕژێمە دەکەن، چونکە ئەوان مانەوەی خۆیان داهاتووی خۆیان بۆ چارەنووسی خۆیان بە بەردەوامی ئەم ڕژێمە دەبینن. بۆ ئەوان جیاوازێکی ئەوتۆی نییە چێ دەبێتە ڕابەری کۆماری ئیسلامی ئێران. بەڵام بۆ ئەوان ئێستا لە کاتی ئێستادا بوونی مجتەبا خامنایی بەڕابەر ئەوان بە چاوی ڕابەری پێش و سێری دەکەن و ڕەنگە زیاتریش مەقبول بێ لەلایەن. و یەکێکتر ینی حەزم لێ ئاماژە بە و بابەتش بدەم، ڕەنگە هەر ئەو خۆپیشاندانە ناڕزایانەی کە لە مانجی ڕابردوو بەر لە هەڵگیرسانی جەنگەکە هەر ئەمەش بوو بێ پاڵی بە ئەمریکا و ئیسرائیلنا کەمێک هەڵسەنگاندنی هەڵە بۆ شەڕەکە بکەن یاخود دەست پێشخەری بکەن بۆ ئەوی بڵێن ئێمە لە کاتێکدا لی دەدەین ئەوانش لە ناو خۆک مادەم ڕاپەڕیون دەکرێت کۆتایی بە پرۆسەکە بێنن. بەڵێ ئێستا لە ناوخۆی ئێراندا ئەوەی کە مانگێک لەمەوبەر لەسەر شەقامەکان خۆپیشاندانیان دەکرد، ئێستا هەمویان لە ماڵەوەنە و نابیندرێن بێنە سەر شەقامەکان بە تەواوی خۆیان نازانین چ لێ کردووە شار داوە و ئەمەش دەگەڕێتەوە بۆ ئەو پرۆسە ئەمنیە توندەی کە وڵاتی ئێران لە کاتی خۆپیشاندانەکان و لە دوای هەڵگیرسانی جەنجش لە ئێران گرتوێتە بەر، بۆیە هەموو دەنگێکی ناڕزایی زۆر بە توندی سەرکوت دەکەن. تەنانەت بەڵام ترامپیش هەر ڕایگەیان لەگەڵ دەستپێکی ئەم شەڕەدا پێما بێ لە ڕۆژی هەفتەی یەکەمی شەڕەکە بوو وتی بە خەڵک ئێوە لە ماڵەوە بمێنەوە جارێک خیابانەکان و شەقامەکان بۆ ئەمن نین، بۆیە هەر کاتێک کە پێویست بووە ئەتوانن بێنە دەرەوە لە ماڵەکانتان. کەواتە ئەو ڕێبەرایەتی ئەو چینە ناڕازیە لەنێو ئێران دەکات و ئەوان بە فەرمانی ترامپ دەجوڵێنەوە ئەی ئەم کاتەکەیە لەلایەن ترامپەوە کە ئەوێت خەڵک لە ناو خۆڕاپەڕینێک دژ بە ئەم حکوومەتە دروست بکات و دواتر ئەو دەست بە گۆڕانکاری لە سیستم و پرۆسی سیاسی لە ئێراندا بکات. خۆی لە ڕاستیدا ئێمە ئەگەر هەندێک قوڵتر بچینە ناو بابەتەکە یعنی بۆمان دەردەکەوێ ئەمریکا لە کاتی ئێستادا نایەوێت سەرقاڵ بێ بە چونکە ئەو دەیهەوێت زۆر بە کوشندەی زۆر بە توندی لە پێگە جیاوازەکانی ئێراندا ئابووری سەربازی باشە بۆ سیاسیش دەیوێت بە تەواوی لیان بدە بۆ نیان هێڵێ اینجا دواتر دەڵێ کاتی ڕاپەڕینە و ئێمە تاکوی ئێستا ئەمریکا و ئیسرائیل پێیان وایە نەگەیشت و نەخاڵی کۆتایی چونکە لەبەر ئەوەی ئێران لە ماوەی 47 ساڵی ڕابردوودا بە تایبەتی لەم ساڵانەی دوای 2000 زۆر بە خێرایی لە سیستەمی تەکنۆلۆژیای جیهانی بە تایبەتی لە دوای دۆزینەوەی بابەتی ئەم فڕۆکە جەنجیە تەقێنەرانەکە خۆیان دەتەقێنەوە خۆکوژیەکان بابەتی درۆن زۆر هەوڵی بەرەو پێشچوونی داوە و زۆری بنیاد ناوە و شوێنەکانیشیان ئەوانەی کە ئەمریکا و ئیسرائیل بەپێی دەستگا لە ئەنجامی وەرگرتنی هەواڵی دەستگا هەواڵگریەکانیان لە ناو ئێران بەدەستیان دەکەوێت دەچندەی دەدەن بەڵام هەر کۆتایی نایە بەردەوام دەبێتن ڕۆژی دواتر دەبینین چەند موشکێک دەنێردرێ
و یاخود چەند درۆنێک دەنێردرێ بۆیە تا ئەوانە کۆتایی پێ نەهێنرێ کە هەموو بارەگە سەربازیەکانیش ئێمە لەم ئێوارەیە بینیمان تەنانەت هەر بۆ نمونە لە ناوچەی بانە لە ڕۆژهەڵاتی کوردستان کە دەکاتە باکوور ڕۆژئاوای ئێران سەربازگەیەکی ئێرانی بردومان کرابوو و ڕێژەیەکی یەکجار زۆریش تێدا کوژراوە هەبووە برینداریش بۆیە ئەمریکا و ئیسرائیل پێیان وایە لە کاتی ئێستادا کاتی ئەوە نەهاتوە ڕاپەڕینی جەماوەری دەست پێ بکاتن ئەگەر چی لە ناوخۆی ئێراندا کۆدەنجێک نییە ئۆپۆزیسیۆنێکی بەهێز نییە کە بتوانێت هەموو دەنگەکان لە دەوری یەک کۆ بکاتەوە و ڕاپەڕینی سەرتاسەری بە یەک ڕۆژ بێنە سەر شەقامەکان بەڵام ئەمەش ئەرکەکەی ئەمریکای سەختتر کردووە وا دەکاتن کە زیاتر هەنگاو بنێتن بەردەوام لێدانەکانی بەردەوامی پێ هەبێتن تا ئەو کاتەی حەز دەکاتن کە وەڵامدانەوەی ئەمریکا ئێران نامێنێتن لە ڕووی سەربازیەوە اینجا داوا لە گەلانی ئێران دەکات ئێوە هەنگاوی کۆتایی بنێن کە ڕاپەڕینی کۆتایی و کۆتایی هێنانە بە ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران. بەڵێ دکتۆر ئەگەر ورتر بچینە ناو بابەتانی کە جەنابیشت ئاماژەت پێکرد ئەمە چه کاریگەریەک لەسەر وڵاتانی دراوسێ ئێرانیشتا دەنێت ئەم هەڵوێستەی کە ئێران بەرامبەر بە ئەمریکا هەی بووە هەڵبژاردننی ڕێبەرێکی نوێ بەشێک لەوانە دەستەوەستان بوونە کە چه بڕیارێک بەرامبەر بە ئێران بدەن بۆ نمونە خوانیان نەکلایی نەکردوەوەی لەوانە تورکایە کە درۆنیش ئاراستەی خاکی وڵاتەکەی کرابەوە و گۆڕانکاریانەی کە لە سووریا هاتوۆتە ئاراوە ئەمە چه ئاماژەیەک دەگەێنێت بە وڵاتانی هاوپەیمانی ئێران بە تایبەتی کە لە پشتەوە وتت وەکو باڵێک و جەمسەرێکی دیکە هانی ئێران دەدەن و پاڵپشتی نهێنی ئێران دەکەن. جارێ ئەوانەی ئێمە با لە وڵاتانی هاوپەیمانی دەست پێکرد هەم وڵاتە هاوپەیمانەکانی بۆ ئەوان هەر گرنگترە ئەم کەسایەتیە لە شوێنی باوچی بێتن چکە ئەوان واتە درێژە پێدەری هەمان سیاسەتی کە لە سەردەمی باوچی پەیڕاو کراوە ئەمە درێژە پێدەرە و واتە پچڕان نابێتن چکە ڕەنگە ئەگەر ئەوان ئەمە ڕوون بکەینەوە ئەگەر ڕژێمی سیاسی لە ئێران گۆڕانی بەسەردابێ یاخود کەسێشتر لە شوێنی ئەو بێتن نەرمتر بێ و خواستی ئاشتەوایی هەبێت لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل ئەمە وا دەکاتن پچڕانێک دروست بێتن بۆشایەک دروست بێت لە نێوان ئەو وڵاتانەی کە دژایەتی ئەمریکا و ئیسرائیل دەکەن بە تایبەتی چین و رووسیا و وڵاتانی تر کۆریای باکوور بۆیە لە کاتی ئێستادا ئەوان پێشوازیش لەمە دەکەن سەبارەت بە تورکیا و یاخود وڵاتانی تر کە وڵاتانی هاوسێ ئەمە هەمووی وای دەبینن بە خوێندنەوەی خۆم ئەوان وای دەبینن ئەمە بابەتێکی ناوخۆی ئێرانە و ئەوان لە ڕۆژانی داهاتووشدا دەبینین هەمووی پیرۆزباییشی لێ دەکەن هەر لە وڵاتی تورکیا بگرا هەتا هەم وڵاتانی تر چونکە هیچ کام لە وڵاتانە هێڵی سووریان لەسەر ڕابەری کۆماری ئیسلامی ئێران نەبووە و هەڵبژاردننی ڕابەریش بە بڕوای وڵاتانی تر هەموو وڵاتانی دەوروبەر و وڵاتانی جیهانیش جگە لە ئەمریکا و ئیسرائیل و ئەو وڵاتانی تری ئەوروپی کە جەنجان لە دژی ئێران ڕاگەیاندووە پێیان وایە ئەمە کارێکی ناوخۆییە و پەیوەندی بە سیاسەتی ناوخۆی ئێران هەیە بەلای ئەوان گرنگ نییە ڕەنگە گرنگ بێتن چێدا دەندرێ چێدا ناندرێ بەڵام لە کاتی ئێستا دانانی موجتەبا خامنەی و ئێمە دەیبینین پێشوازی لێ دەکەن و ناچاریشن پێشوازی لێ بکەن چونکە ئەمە بڕیارێکە وڵاتی ئێران دایەوێتی و گوێ لە وڵاتە ڕای وڵاتانی تر ناگرێتن. زۆر باشە دکتۆر میوانێکی دیکەم لەگەڵە لە ئەنقەرەوە ئەمەوێت زیاتر لەگەڵەویش قسە بکەین دواتر دەگەڕێمەوە لای جەنابەت شۆڕڤەیەم بارودۆخە دەکەین بەڕێز ئۆیتۆن ئۆرهان توێژەر لە سەنتەری دراساتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئەنقەرەوە لەگەڵما بەڕێز ئۆیتۆن بەر لەوەی کە بێ مەبابەتی ورتری ئەم ڕووداوانە با لە نوێترین پێشاتەوە دەست پێ بکەم بەر لە جەنابەت لەگەڵ میوانەکەم لە ستەدیۆ لەسەرم بابەتە قسەم کرد هەڵبژاردننی ڕێبەری نوێ ئێران موجتەبا خامنەی کوڕی عەلی خامنەی چه کاریگەریەک لەسەر هاوکێشەکان دادەنێت لەگەڵ هەڕەشە توندەکانی ئەمریکا و مەرجەکانی بۆ هەڵبژاردننی ڕێبەری نوێ ئێران؟ ڕێبەری نوێی ئێران کەسێکە کە ئێستا هەڵبژێردراوە دژایەتی ئەو قسانەیە کە سەرۆک ترامپ کردوێتی ئەو وتوێتی کە دەبێت من دەستم لە هەڵبژاردننی ڕێبەری نوێدا هەبێت ئەمە ئاماژەیەکی نوێیە پەیامێکی نوێیە لەلایەن ئێرانەوە کە دەیانەوێت جەنگەکە دژی ئیسرائیل و ئەمریکا درێژە پێ بدەن ئەمە پەیامێکی زۆر ڕوونە لەلایەن ئێرانیەکانەوە و هەروەها دەزانین کە بەم هەڵبژاردنەش پشێوی دروست دەبێت لە ناوخۆی ئێران چونکە پزیشکیان وتبووی ئێمە داوای لێبوردن لە وڵاتانی کەندا و دەکەین و ڕێگە نادەن جارێکی دیکە هێرشیان بکرێتە سەر بەڵام بە هەڵبژاردننی ڕێبەری نوێ
قسەکان جیاواز دەبن و پشێوی دروست دەبێت و لەوانەیە جەنگەکە درێژە بکێشێت و ئەوەشی کە ئێستا ڕێبەرەیەکی نوێی ئاینی هەڵبژێردراوە ئەمە وا دەردەکەوێت کە ئێران سوپای پاسداران هێشتا هێزیان هەیە دەیانەوێت هێزی خۆیان نیشان بدەن سەرڕای ئەوەی کە توانایان لەدەست داوە بەڵام هێشتا هەوڵ دەدەن ئەم توانایە بسەپێرن. باشە بەڕێز ئۆیتۆن ئایا درێژەکێشانی ئەم شەڕاکەوتت ئاماژەکان بۆ ئەوە دەچن لەگەڵ هەڵبژاردننی موشتەبا خامنەی بە زەرری کامە لایەن تەواو دەبێت چە وڵاتانی عربی ناوچەکە بێت چە ئەمریکا بێت کە لە شەڕێکی درێژخایەن خەریکە نزیکی بێتەوە لەگەڵ ئێران چە ئێران کە وەکووتت لاواز بۆ بەڵام هێشتا توانای بەرگری هەیە تاکوێ درێژە دەکێشێت ئەمە؟ بەدڵنیاییەوە ڕوونە کە ئێران زیانێکی زۆری کردووە و ئێرانیەکانیش کە هێرش دەکەنە سەر وڵاتانی ناوچەکە دەیانەوێت خۆیان لەم جەنگە دەرباز بکەن و لە داهاتووشدا ئێران هەوڵ دەدات سوود لەم شەڕە وەرگێت بە جۆرێک کە هێرش بکاتە سەر وڵاتانی ناوچەکە کە هەمووان تێیدا زەرمەند بن و ئەم وڵاتانەی کەنداویش وا دەکات کە فشارێکی زۆر بخەنە سەر ئیسرائیل و ئیدارەی ئەمریکا چەندین ڕەهەند هەن بۆ ئەمریکا و بۆ ئیسرائیلیش ئەگەر ئەم جەنگە بەردەوام بێت لەوانەیە فشارێکی ناوخۆیش بچێتە سەر ئیدارەی ترامپ و بەتایبەتیش هاوپەیمانەکانی وڵاتانی کەنداو کە فشار لە ئەمریکا دەکەن ئەگەر ئەم جەنگە بەردەوام بێت تاوەکو ئەو کاتێک کە ئێران خۆی لەم جەنگە دەرباز دەکات تا ئەو کاتە سەرکردەکانیان دەڵێن ئێمە سەرکەوتوو دەبین. باشە بەڕێز ئۆیتۆن باسی وڵاتانی کەنداوت کرد بە باسی وڵاتانی دراوسەی ئێرانیش بکەین یەکێک لەوانە تورکیا خاوەن هێزێکی سەربازی بەرفراوان و ئەندامی ناتۆ کە هاوپەیمانی ئێرانیشە پێت وایە تورکیا هەوڵ دەدات ئەم قەیرانە بۆ زیاترکردنی نفوزی ناوچەی خۆی بخۆزێتەوە بە تایبەتی لە سووریا یا لە ئەو بەشێک لەو استراتژیەتێک کە لە ناوچەکەدا تا ئێستا پێڕەوی کردووە؟ نەخێر تاوەکو ئێستا تورکیا زۆر نیگەرانە لە دۆخەکە چەندین مەترسیش ڕوبەڕووی تورکیا بۆتەوە لەوانەیە هێرشی بکرێتە سەر و ئەم مەترسیانەش لەو کاتەدا زیاتر دەبن کە ئەگەر ڕژێم بگۆڕێت چونکە زیانێکی زۆر دەکات. بەدڵنیایەوە تورکیا لەلایەن ئێرانەوە تاوەکو ئێستا هێرشی نەکراوەتە سەر هەندێک هێرشی بچووک بوون بەڵام ئێرانیەکان ڕەتیان کردوێتەوە کە بیانەوێتە تورکیا ڕاستەخۆ بێتە ناو جەنگەکەەوە بۆیە بەم شێوەیە مامەڵە ناکەن. تورکیا هەوڵی داوە بێتە نێوەندگی لە نێوان ئێران و ئەمریکا. تورکیا هیچ سوودێک ناکات لەم جەنگە بۆیە هەوڵ دەدات جەنگەکە دامرکێنێتەوە و ڕایگرێت. بەدڵنیاییشەوە بە تایبەتی ئەگەر تاوەکو ئەو کاتەی ئەم جەنگە تەشەنە دەکات بە وڵاتانی کەندا و ناوچەکانی دیکە بەدڵنیایەوە قەتەر سودمەند دەبێت و چونکە کێشەی بۆ تورکیا دروست کرد. باش لەگەڵم بمێنەوە بەڕێز ئۆیتۆن و لەگەڵ میوانەکەشم دواتر گفتگۆی زیاتری ئەم بابەتە دەکەین. ئێستا لێرە ڤیدیۆک دەبینین دیمەنەکان دەبینین لە تارانەوە کاتی ڕاگەیاندنی ڕێبەری نوێی ئێران. سید مجتبی خامنه‌ای رهبر عزیز ما ولی فقیه ما الله اکبر. بەڵێ وەساتی ڕاگەیاندنی ڕێبەری نوێی ئێرانە موشتەبا خامنەی کوڕی دووەمی عەلی خامنەی کەمێک بەر لە ئێستا لەلایەن ئەنجومەنی شارەزایانی ڕێبەری ئێرانەوە وەکو سەرۆکی نوێی ئێران هەڵبژێردرا وەکو ڕێبەری باڵای ئێران هەڵبژێردرا. موشتەبا خامنەی لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا لەگەڵ باوکی یەکێک لە کەسە کاریگەریەکان بووە لەسەر بڕیارەکانی عەلی خامنەی و لە دوای کوژرانی ئەو تا ئێستا ئەنجومەنێکی کاتی لە ئێران پێکهاتووە بۆی کە بتوانێت ڕێبەری داهاتوو بڕیاری لەسەر بدات و دیاری بکات. کەمێک بەر لە ئێستا ئەمە کاتی ڕاگەیاندنی
ڕێبەری نوێی ئێرانە کە مجتەبا خامنەی کوڕی عەلی خامنەیە لەمەوە بەدوا ئەو دەسەڵاتی باڵای لە ئێراندا دەبێت و بەڕێوەی دەبات بەڵام لەگەڵ ئەو گوشارانەی کە ئێستا لەسەر ئێران هەیە بۆ ئەوەی کە بتوانن ئەم حکوومەتە لە ئێران کۆتایی پێبێن و هەڕەشەی توندیشکراوە لەگەری دانانی هەر جێگرەوەیەکی تر ئەگەر لە دەرەوەی مەرجەکانی ئیسرائیل و ئەمریکا و هەروەها چاوەڕوانیەکانی ئەواندا بێت. دکتۆر دڵزار میوانەکەمان ماژەی بەوە کرد کە وڵاتانی عەرەبی کەندا و وڵاتانی دیکەش ئەتوانن گوشار لە ئەمریکا بکەن بۆ ڕاگررتنی ئەم جەنگە لەبەرەوەی زەرمەندی یەکەم ئەوانن و ئەم هەڵبژاردنش کاریگەری لەسەر درێژ بوونەوە یا درێژمە و دابوونی ئەم شەڕە دەبێت. ئایا ئەمریکا دەچێتە ژێر گوشاری وڵاتانەوە یانە بڕیارێکە داویەتی و تاسەر لەگەڵی بەردەوام دەبێت؟ خۆی ئێمە هەر لەم ئەمڕۆ لە بەرنامەی بەڕێستان و لە ڕۆژانی ڕابردووش ئاماژەمان بەوە دابوو بە وردیشیمان کردووە کە بڵێ یعنی هەر ئامانجی پەلامارەکانی ئێران بۆ سەر وڵاتانی عەرەبی بەو مەبەستە نییە کە ئێمە دژایەتی وڵاتانی عەرەبی دەکەین و ئێمە شەڕی لەگەڵ ئەوان هەڵگیرساندەوە بەڵکو بۆ ئامانجەیە لێدانە لە پایەگاکان و پێگەست سەربازیەکان و بنکە هەواڵگریەکانی ئەمریکا و ئیسرائیل لە وڵاتانی عەرەبی تەنانەت بە تورکیاشەوە چونکە ئێران مەبەستی ئەوە نییە لە ڕاگەیاندنە فەرمیەکانیشان لە وەزارەتی دەروەی ئێرانیش ڕایگەیاند کە ئێمە هیچ مەبەستێکمان لەوە نییە کە ئێمە دژایەتی تورکیا بکەین بەڵکو ئێمە بەستمانە لێدانە لە پێگەی ئەمریکا کە پێگەیەکی هەیە لە ناو خاشی تورکیا. بۆیە ئەمە گومانی تێدا نییە وڵاتانی عەرەبی و زۆربەی وڵاتانی دیکە کە لە کاتی ئێستادا پریشکی ئاگری ئەو شەڕەیان بەرکەوتووە داوا لە ئەمریکا دەکەن کە فشاری ڕاستەوخۆی لێ دەکەن یا بە ناڕاستەوخۆ هەر چۆنێک بێ پێویستە ئەم شەڕە کۆتایی پێبێنن چونکە هاتنە سەر دەسەڵات یاخود ئەگەر چی ڕابەری کۆماری ئیسلامی ئێران وەکو لە دەستوردا وەکو پێگەیەکی ڕاستە دەسەڵاتی ڕەهای پێدراوە بەڵام زیاتر وەکو چاودێر بەسەر دەسەڵاتی جێبەجێکار کە حکوومەتە دەست نیشان کراوە یعنی پێگەی بۆ دیاری کراوە بەڵام هەموو شتێک ڕابرە لە ئێران. دانانی ئەوە بەمانای درێژەدانە بە جەنگ بەمانای بەردەوامیە ئێمە لە بابەتەکانی پێشترێش زۆر بەوردی تاوتێمان کرد و لە ئێستادا وڵاتانی عەرەبی هاتنە سەر دەسەڵاتی مجتەبا خامنەئی واتە بەردەوامیدان بە دژایەتیکردنی ئەمریکا و ڕۆژشەڕەکان بۆیە ئەوان دوو ڕێگەیان لە بەردەما و ڕێگای سەختیشیان لە بەردەما وڵاتانی عەرەبی لێرەدا ئەوان ناتوانن ڕەنگە مەسەڵەن ئەمریکا پێی ناخۆش نەبێ ئەگەر وڵاتانی عەرەبی لە ڕێگای سەربازیەوە هێرش بکەنە سەر ئێران بەڵام ئەوان دوو ڕێگەیان لە بەردەما ئەگەر بچنە بەرەی ئەمریکا و ئیسرائیل ئەمە لە ناوخۆی خۆیاندا تووشی کێشە دەبن چۆن وڵاتانی عەرەبی کە لە ڕووی بیرروباوەڕی ئاینیەوە دژی ئیسرائیلن چونەتە پاڵ ئیسرائیل لە کاتێکیشدا ئەوان کێشەی ئەویان هەیە بەردەوام ئێران پەلاماریان دەدا بۆیە تاکە ڕێگە لە بەردەمیان فشار دروستکردنە لەسەر وڵاتی ئەمریکا کە ئیسرائیل گوێیان لێ ناگرێتن ئەمە دڵنیان لەوە فشار لە ئەمریکا دروست بکەن هەر چۆنێک بێتن ئەم جەنگە کۆتایی پێبێنێت. زۆر باشە چمەلای میوانەکەی دیکەم لە ئەنقەرە بەڕێز ئۆیتۆن ئەم پێشاتانە پێشاتی چاوەڕوان نەکراون کە دێنە بەردەمان بەڵام ئەمەوێ بۆ چوونی جەنابەت بزانم سەبارەت بە استراتژێتی دەستپێکردنی ئەم شەڕە لەلایەن ئەمریکا و ئیسرائیلەوە ئەمریکا هەر لە سەرەتا داوەتی ئامانجی گۆڕینی دەسەڵاتە لە ئێران و گۆڕانکاری لە کۆی پرۆسی سیاسیە لە ئێران پێتان وایە بە هەڵبژاردننی ڕێبەری نوێ کە کوڕی ڕێبەری پێشووە ئەمریکا چۆن دەتوانێت ئەم استراتژێتی جێبەجێ بکات و چۆن دەتوانێت بە ئامانجەکەی بگات؟ من پێم وایە بێت گۆڕینی ڕژێم لەلایەن ئەمریکاوە بەدەست نایێت لە سەرەتای دەستپێکی جەنگەکە لە تورکیا بیرروڕایەکی گشتی هەبوو کە ئەم ئامانجە بەدەست نایێت و ڕوبەڕۆی جەنگێکی درێژخایەن دەبنەوە. ڕژێمی ئێران هەرگیز پاشەکشە ناکات و ئێمە تاوەکو ئێستا نایبینین بەهۆی کوشتنی سەرکردە باڵاکانی ئێران بتوانێت ڕژێمەکە بگۆڕیت و ئێران کۆنتترۆل بکەیت ئەمە ڕوونەدات و دەزانیت کە ئێستا کێشەی ئابووری لە وڵاتەکە هەیە خۆپیشاندان هەیە و لە بەرامبەر ئەمەشدا ئیسرائیل و ئەمریکا هێرش دەکەنە سەر بنکە سەربازیەکانی سوپای پاسداران تاوەکو ئێستا ڕژێمەکە نەروخاوە و پێکەوە ئەم هێرشش دەکەنە سەر ئێران تاوەکو ئێستاش ئەم ئامانجەی ئەمریکا بەدی نەهاتووە و دەزانین لە ناو خۆپیشاندانێکی زۆر هەیە بۆ گۆڕینی ڕژێم بەڵام تاوەکو ئێستا بەدی نەهاتووە و ئەگەر سەیری قسەکانی ترامپ بکەیت ئێستا زۆر باسی گۆڕینی ڕژێم ناکات بەڵکو باسی سەرکردەیەکی نوێ دەکات کە
بتوانێت لەگەڵ ئەمریکا ماماڵە بکات و بتوانێت ئامانجەکانی ترەمپ لە ڕێگەی ئەم حکوومەتە نوێەوە بەدی بێت بەڵکو چی دیکە باسی گۆڕینی ڕژێم ناکات و دەزانین کە گۆڕینی ڕژێم لەلایەن ئەمریکاوە بەدەست نایێت. باشە کەواتە ئەگەر قرار بوو ڕژیم نەگۆڕێت و تەنها یا حکوومەتی ئێران گۆڕانکاری بەسەردا نەیەت و تەنها کۆمەڵێک ئامانجی دیکەی ئەمریکا بووە نەدەکرا لە ڕێگەی دانوستانەوە ئەمە بکات تا نەچێتە ناو ئەم شەڕە کە ئێستا دەڕۆژە و زیاتریش ڕەنگە درێژەی هەبێت ئەمریکا بۆ ئەم شەڕی هەڵگرستان دەگەر ئامانجی گۆڕینی دەسەڵات لە ئێران و ئامانجی قوڵتری لە نێو خاکی ئێراندا نەبوو. لە ڕاستیدا دەرفەتێک هەیە بۆ ئەوەی بگەنە ڕێککەوتن بگەنە لێک تێگەیشتن لە نێوان ئەمریکا و ئێران و دەزانین کە لە عومان دانوستانەکان هەبوو بە نێوەندگیری وەزیری دەرەوە دەرفەتێک هاتبوویە پێشەوە بۆ ئەوەی بگەنە ڕێککەوتن بەڵام ئەم دەرفەتە بەدی نەهات و ئەمریکاش تاوەکو ئێستا پشتیوانی لە هێرشی زەمینی بۆ سەر ئێران ناکات پێم وابێت ئێستا ئەوەی جێبەجێ دەکرێت پلانی ئیسرائیلە ئەوەیە کە ئیسرائیل ویستوێتی هەر بۆی ئەمریکاش هاتوتە ناو جەنگەکە ئێران وەکو ڤەنزوێلا نییەکەوە بیر دەکرایەوە بە چەند ڕۆژێک کۆتایی دێت ڤەنزوێلا جیاوازە و ئەوەی کە لە ئێران ڕوویدا زۆر پێچەوانەی ئەوە بکە بیری لێ دەکرایەوە وەک ڤەنزوێلا پێم وابێت دەرفەتێک هەبوو پێشتر دەرفەتێک هەبوو و هەروەها تورکیاش زۆر هەوڵیدا ببێتە نێوەندگی لە نێوان هەردوو لایەنەکان تاوەکو بگەنە ڕێکەوتن بەڵام بەداخەوە لە کاتێکدا ئەمریکا ئەم هێرشەی کرد لە ناوەڕاستی دانوستانەکاندا بوون و لایەنی ئێرانی دەبێت خۆیان ڕابگرن و دەبێت بە تەواوی ڕوبەڕووی ئیسرائیل و ئەمریکا ببنەوە و باشە بەڕێز ئۆیتۆن ئاماژەت بە تورکیا کرد کە ئیتوانی ڕۆڵی نێوەندگیر بگێڕێت بۆچی تورکیا ئەمەی نەکرد لە کاتێکدا کە دەگوترێت تورکیا زۆر نیگەرانە لە ڕۆڵ و هەروەها دەسەڵاتی ئەکتەرە نادەوڵەتیەکان لە ناوچەکەدا لەگەڵ پەرەسەندنی ئەم گرژیانە. لە ڕاستیدا ئەمە هەڵەی ئێرانیەکان بوو و دانوستانی ئێرانیەکان لەگەڵ ئەمریکا بڕیار وا بوو کە لە تورکیا بەڕێوە بچێت بەڵام ئێران ڕەتی کردەوە وتی ئێمە دەمانەوەی لە عومان بەڕێوە بچێت ئەمە هەڵەیەکی زۆر گەورە بوو کە ئێران کردێت چونکە تورکیا ئەگەر دانوستانەکان لە وڵاتەکەی جێبەجێ بکرانایە دەیتوانی ببێتە نێوەندگیرێکی باش دەیتوانی لایەنەکان زۆر باش نزیک بکاتەوە چونکە تورکیا وڵاتێکی زۆر زلهێز و بەهێزە بەڵام بەداخەوە ئێرانیەکان هەڵەیەکی گەورەیان کرد ئەمە لایەنی ئێرانی بوون کە وایان کرد بچنە عومان باشە تورکیا چۆن نەیتوانی کاریگەری لەسەر ئەمریکا و وڵاتانی دیکە دروست بکات نێوەندگیرێکی باش بێت لە کاتێکدا ئەمریکا زۆر لە هەڵسوکۆتی حکوومەتی تورکیاش ڕازی نییە دەگوترێت یەکێک لە بژاردەکانی دوای ئێرانیش تورکیایە. سەرەتا من پێم وایە ئەمریکا دوودڵە لەوەی کە دوودڵ بوو لەوەی کە هێرش بکاتە سەر ئێران لە کاتێکدا دانوستانەکان بەردەوام بوون ئەگەر ئەمەی بکردایە لەو کاتەیە کە دانوستانەکان لە تورکیا بەڕێوە دەچوون تورکیاشی تووڕە دەکرد ئەمە تورکیای زۆر تووڕە دەکرد چونکە تورکیا وڵاتێکی بەهێزە بەڵام کاتێک کە دانوستانەکان گوازرانەوە بۆ عومان و لە ناوەڕاستی دانوستانەکان ئەمریکا هێرشی کردە سەر ئێران هیچ حسابێکیان بۆ قسەی عومان نەکرد و پلانەکەی خۆیان جێبەجێ کرد و تورکیاش ئەگەر بیرمان بێت ئەزمموی هەیە لە نێوەندگیری و ئەزمونێکی زۆر باشی هەیە لە ڕابردوودا کە لە نێوان چەندین لایەندا لە چەندین وڵاتی ناکۆک بۆتە وڵاتێکی نێوەندگیری باش و ئەزمونێکی زۆر باشیشی هەبوو نێوەندگیری نێوان رووسیا ئۆکرانیاشی کرد بەڵام دوجاریش هەر شەڕ هەڵگیرسا لە نێوانیاندا بەڕێز ئۆیتۆن. نەخێر من مەبەستمەوە نییە ئەو کاتەکە تورکیا نێوەندگیری رووسیا و ئۆکرانیای کرد
پێشنیازێکی زۆر باشی خستە بەردەم هەردوو لایەن بەڵام لە بەرامبەر ئەمەشدا بۆ هۆکاری ئەوەی کە بارمتەکان لە نێوان هەردوو وڵات ئاڵوگۆڕ بکرێن ئەمە تەنیا پرسی تورکیا نەبوو ئەمە پرسێکی جیهانی بوو بەڵام تورکیا ڕۆڵێکی باشیشی گەڕا زۆر باشە سپاس دەکەم بەڕێز ئەوی تۆن ئۆرهان توێژەر لە سنتەری دراساتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئەنقەرەوە لەگەڵم بووی زۆر سپاس. بەڵێ دکتۆر بە هەندێک لە قسەکانی میوانەکەشم لەگەڵ بەڕێزت بکەمەتەوە بۆ پرسیارکردن زۆر ئاماژەی بەڕۆڵی تورکیا کرد بە تایبەتی بۆ ڕۆڵی نێوەندگێریکردن لە نێوان ئێران و ئەمریکا ئەگەر ئەو نێوەندگیر با لەوانەیە کاریگەری زیاتری لەسەر ئەمریکا هەبا پێت وایە ئەمریکا دەکەوتە ژێر کاریگەری تورکیاوە بۆی کە ئامادە بێت لەگەڵ ئێران لە سەرمێزی دانوستان کێشەکان یەکلای بکاتەوە یان نە کێشە سەرەکیەکە هەر خودی ئێران بۆ دەسەڵاتی ئێران خۆی ئێمە ئەوەی کە جنابیان باسی کرد مەسلەی بۆ نمونە تورکیا ئەگەر دانوستانەکان لە تورکیا بە ڕەنگە مەسەلەن سەرکەوتوتر بە یان ڕەوتەکەی بەڕێز شتان خۆ بە نمونەیەکت بۆ هێنایەوە و ئیتر ئەو هیچی نەبوو وەڵامداتەوە خۆی لە ڕاستیدا ئێمە جەنگێکە ئەوە بڕیارێکە بە جەنگ نەبێ کوتایی نایەتن یعنی ئەم دوو وڵاتە لایەنی ئەمریکا و ئێران ناگەونە یەکتری چونکە جیاوازن داخوازیەکانیان بە ئاسانی ئێران تەسلیمی داخوازی نابێ ئێران وڵاتێکە مێژوێکی دێرینی لەگەڵ دانوستانەکان هەیە ئێران وڵاتێکی ئێمە باسمان کرد وڵاتێکی جەنجی بووە لە مێژووی دامەزرانیەوە لە یەکەم دەوڵەتی کوردی مات کە لە 750 پێشزین تا ئێستا کەش لەگەڵیدا بێتن کە پایتەختەکەی هەمەدان بووە هەمیشە ئەم وڵاتە جەنگاوەر بووە بە دەیان مێژووی لەگەڵ وڵاتانی ڕۆژئاوا کردووە هەمیشە دانوستان و شکستی زۆری بینیوە تەجروبەی زۆرە لە دانوستانەکان بۆیە ئێران وڵاتێکە بە ئاسانی پێ نادات لە دانوستانەکان ڕەنگە لە شەڕدا زۆر سەرکەوتوو نەبێتن بە هۆکە ئەمەش ناگەڕێتەوە بۆ ئەوەی ئێران توانای مرۆیی نییە توانای مرۆیەک یەکجار زۆری هەیە بەڵام توانای سەربازی نییە بەراورد لەگەڵ وڵاتانی ڕۆژئاوا کە خاوەن سلهێزی جیهانن لە تەکنۆلۆژیا و لە هەموو بوارێکەوە بۆیە ئێران لە بواری دانوستاندا ئێران چیڕە ئێران خۆی ڕادەست ناکاتن کاتێک دەچێتە سەرمێزی گفتوگۆیەکان تەنها کات دەکوژێتن ئێران دەستبەرداری پرۆسی ئەتۆمی نابێ ئەوەی کە خاڵی سەرچیە خاڵی سەرچی ناکۆچی نێوان ئێران و وڵاتانی ڕۆژئاوایە بابەتی ئەتۆمیە جا لە تورکیاوێ لە عومان بێتن یان لە خۆر ئێمە لە جنێفیش بینیمانە دانوستانەکان کراوە لە بەریتانیاش بینیمانە کراوە خۆ بەڵام هەر نەگەیشتونەتە ئەنجام ئایا یعنی کە بەریتانیا نزیکترین هاوپەیمانی ئەمریکایە و گومانی تێدانە کە کاریگەریان لەسەر ئاراستەی سیاسەتی یەکتری هەیە وە جنێف بە هەمان شێوە کە دۆست و هاوپەیمانی ئەمریکا ئایا ئەوانش بێکاریگەرن نەخێر ئەم بابەتە خاڵێکی هەرە سەرەکی هەیە لە نێوان ئەمریکا و ئێران کە بابەتی پرۆسی ئەتۆمە ئەوەی کە ئەمریکا دەیهەوێتن کە ئێران دەستبەرداری بێت و نەگاتن پێی بابەتی ئەتۆمیە و ئێرانیش ئەم بڕیارێکە لە 47 ساڵە نەک 47 ساڵ ئەمە مێژوەکەی بۆ سەردەمی بەر لە دامەزراندنی کۆماری ئیسلامی ئێران دەگەڕێتەوە تەنانەت شای ئێران لە ساڵی هەفتایەکان لە ناوەڕاستی 72 دەستی بەم پرۆسی خۆ بابەتی دروستکردنی چەکی ئەتۆمیدا ئەو باسی لەوە دەکرد کە ئەو کاتە هاوپەیمانی سەرەکی ڕۆژئاوا بوو بۆ مەبەستی ئاشتی بەڵام ئەمە ئەو بناغەی دروستکردنی ئەو پێگانەی دانەوە ئێرانیش درێژەی پێدا بۆیە خاڵەت جەوهریەکان لە نێوان وڵاتانی ئەمریکا کە ئیسرائیل شاوپەیمانێتی لەگەڵ ئێران بابەتی ئەتۆمە ئێران دەستبەرداری پرۆسی ئەتۆم نابێت تازە ئەم شەڕە ڕووی داوە و زیانێکی زۆری بەرکەوتووە ئەگەر ئەم کۆماری ئیسلامی ئێران کە باسیشمان کرد بە ئاسانی ڕژێم لە کاتی ئێستادا ئەوەی کە ئەمریکا هەنگاوی بۆ ناوە نێتوانێت بڕوخێنێ بە بەردەوامیش بێت دەستبەردار نابێت. باشە دکتۆر هەر کە ئێمە قسەمان دەکرد هەواڵێکی بەپەلە هەبوو ئەوشەوە بووکە سوپای پاسداران بە بەیعەتی بە ڕێبەری نوێ ئێراندا هاوکات علی لاریجانی سکرتێری ئەنجومەنی باڵای ئاسایشی نەتەوەی ئێران ڕایگەیاندووە سەرڕای پرۆپاگەندەکان ئەنجومەنی شارەزایانی ڕێبەری توانی کەسێکی شیاو بۆم پۆستە هەڵبژێرێت و ئەویش داوای کرد کە بەیعەت بە ڕێبەری نوێ بدەن لە کاتێکدا سوپای پاسداران هەرخۆی پاڵپشتی ئەم کارە بوون و پاڵپشتی ئەم بژاردەیە بوون کە خراوەتە بەرباس پێتان وایە ئەم پەیامانەی ئێران بەرامبەر بە ئەمریکا شێوازە لەلایەن دەسەڵاتدارە باڵاکانی لەلایەن سوپای پاسدارانی ئێرانەوە ئایا لاپەڕەیەکی نوێیە لە گرژی و ئاڵۆزیەکان لەگەڵ ئەمریکا کە بیانەوێت جارێکی دیکە بەردەوام بن؟ بەڵێ ئەمە واتە درێژتان واتە ئێمە بەردەوام دەبین و بەرامبەرشتان وەستاوین
بەیعەتدان و گفت پێدان و واتە بەڕابەر دەست نیشانکردن ئەمە هەموو ئەوانەی کە ناویانت هێنا ئەوانە هەرخۆیان لایەنگری سەرسەختی ئەم کەسایەتێ بوون و لە کاتی ئێستاشدا پێیان وایە شیاوترین کەس بۆ شێنگرەوەی علی خامنەئی خودی کوڕەکەیەتی و ئەمەش نیشاندانی خاڵێکە بە ئەمریکا و وڵاتانی ڕۆژئاوا ئێمە لە ناوخۆدا یەکگرتووینە ئێمە ناچینە ژێرباری داواکاریەکان و فشارەکانتان جێبەجێ ناکەین و ئەوەی کە تۆ دەتەوێت بە تایبەتی پەیامێکە بۆ سەرۆک ترەمپ ئەوەی کە تۆ دەتەوێتن سەرۆک نا ئەمە ڕابەری ئایندەی کۆماری ئیسلامی ئێران بە پرس و ڕاو بە فلتەری تۆ تێپەڕێ نەخێر تۆ نابی قسەی تۆ ناخۆ لە لای ئێمە و بە فلتەری تۆش تێ ناپەڕێ ئێمە خۆمان بڕیار دەدەین شێ ڕابەرایەتیمان بکات و بەردەوامیش دەبین لەوەی کە ئەو دروشمەی بەرزمان کردوتەوە لە دژایەتیکردنی ئێوە بۆیە ئەم گرژیەکان گومانی تێدا نابێتن بەردەوامی دەبێتن و دەگاتە قۆناغی تونتریش لە ڕۆژانی ئایندە دەیبینین چکە تا ئێستا گرژیەکان ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەبێتن پەلامارەکانی ئیسرائیل و ئەمریکا ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەبێت بۆ سەر ئێران هەر دوێنێک یەکێک لە عەمبارە هەرە گەورەکانی نەوتی لە پارێزگای تاران تەقاندەوە کە نزیکەی 260 میلیۆن لتر گاز و بنزینی تێدایە ئەمە یەکێک لە هەر عەمبارە گەورەکانی ئێرانە بۆیە بەردەوام دەبێت شەڕک و ئێرانیش پێشتر لە ڕۆژانی پێشتر لە عەمباری وڵاتانی عەرەبیدا بوو ئەم شەڕانە گرژەکان دەکاتە قۆناغێکی هەرە ئاڵۆستر ئێمە لە ڕۆژانی داهاتوودا دەیبینین هیوادارین نەگاتەوە قۆناغی کە ئێمە زۆر باشە دکتۆر سپاس دەکەم دوو کاتژمێرە بە بەردەوام لەگەڵمانیت بۆ چوونەکانت بۆ ئێمە گرنگە سپاس بەڕێز دکتۆر دڵزار ساڵح شرۆڤەکاری تایبەتی کوردستان 24 کە لەگەڵمان بووی حتمەن لە داهاتووشدا زیاتر لەسەر بابەتانە قسە دەکەین زۆر سپاس بۆ ئێوەش دەستان خۆش بێ و هەر بەردەوام بەخێر بێ